مادەکە وەکی خۆی تەنیا بڕگە یەکەم بەم شێوای لێ بکرێت. مادەی 8 یەکەم ناوچە گەشتیاری دەستکرد و بنیاد نەناراوەکانی سەر ناوچەکانی گەشتیاری سروشتی بە مۆلەتی دەستەدا دەمەزرێت و مەرجەکانی مۆلەتی شوێنی گەشتیاریش بە ڕێنەمای دیاری دەکرێت کە وزارەت لەسەر پێشنیاری دەستە دەری دەکات. بەڵێ زۆر سوپاس. مادەی 8 6 پێشنیازمان هەیە لەگەڵ یەکەم کێی لەگەڵە کەس لەگەڵ دووەم دوو ئەندام لەگەڵ سێەم کەس چوارەم کەس پێنجەم کەس شەشەم پەسەند کرا. مادەی 9 سەبارەت بە مادەی 9 پێنج پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا خاڵێک بە زنجیرەی 4 بۆ بڕگەی دووەم زیاد بکرێ بەم شێوەیە. 4 بەشداریکردن لە خولێکی شیاندندا. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا خاڵی سێ لە بڕگەی دووەمدا بەم شێوەیە لێ بکرێ. سێم هەر پابندێکی دیکە بە ڕێنمایی لە چوارچێوەی حکومەکانی ئەم یاسایە ڕێک دەخرێ. پێشنیاری سێم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێ. دووەم ڕێنوێنیکاری گەشتیاری پابند دەبێت بە پیادەکردنی کاری ڕێنوێنیکاری ڕێسایی پیشەکانی بەو مەرج و ڕێکایانەی لە مۆڵەتەکەدا هاتووە. پێشنیاری چوارەم مادەکەوە خۆی تەنیا لە بڕگەی دووەمدا هەردوو خاڵی 1 و 3 لا ببرێت بەم شێوەی لێ بکرێت. دووەم ڕێنوێنیکاری گەشتیاری پابند دەبێت بە پیادەکردنی ڕێسا پیشەیەکانی کاری ڕێنوێنیکاری. پێشنیاری پێنجەم وەک خۆی. بەڕێزان مادەی 9 5 پێشنیازمانەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمیانە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە لەگەڵ سێەم کەس لەگەڵ نییە چوارەم کەس لەگەڵ نییە پێنجەم پەسەند کرا. مادەی 10 سەبارەت بە مادەی 10 4 پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەمی مادەکە بەم شێوەی لێ بکرێ. یەکەم ماف و ئەرکەکانی گەشتیار بەپێی یاسا بەرکارەکانی هەرێم و ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان پەسەندکراوەکان پارێزراو دەبێت. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا لە بڕگەی سێمدا دەستەواژەی هاریکارن بکرێتە بەرپرسن. پێشنیاری سێم وەک خۆی. بەڕێزان پێشنیاری چوارەم پێشنیاری هەردوو لێژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم ماف و ئەرکەکانی گەشتیار بەپێی یاسا بەرکارەکانی هەرێم و ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان پەسەندکراوەکان پارێزراو دەبێت. دووەم دەستە و ڕێوشوێن بۆ دەستەبەرکردنی مافە گەشتیاری لە بەرامبەر دامەزراوە و شوێنە گەشتیاریەکاندا دەگرێتە بەر. سێم ئەگەر هەمان زۆری چاڵاکی گەشتیاری لەلایەن زیاتر لە یەک دامەزراوەی گەشتیاری ئەنجامدرا ئەوە سەرجەمیان پێکەوە بەرپرسن لە قەرەبووکردنەوەی بەرامبەر هەر هەڵەیان سەرپێچیە کە زیان بە گەشتیار بگەێنێ دەرەنجامی کاری هاوبەشی ئەو دامەزراوانە بێت. بەڕێزان مادەی 10 4 پێشنیارە یەکەم هەر بەڕێزێکی لەگەڵە دووەم هەر بەڕێزێکی لەگەڵە کەس لەگەڵ نییە سێهەم کەس لەگەڵ نییە چوارم پەسەند کرد. سەبارەت بە مادە 11 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکەوە خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە. یەکەم بینینی داوای شارستانی مەدەنی لە بواری گەشت و گوزار یەکلاییکردنەوەیان لەلایەن دادگاکانەوە سیفەتی بەپەلا وەردەگرێت. دووەم لەو ناوچە گەشتیاریانەی کە بنکەی پۆلیسی تێدایە هۆبەی پۆلیسی گەشتیاری دادەمەزرێت و ئەرکەکانیان پاراستنی ناوچە گەشتیاریەکان و گەشتیاران دەبێت. پێشنیاری دووەم وەک خۆی. پێشنیاری سێم پێشنیاری هەردوو لێژنەی تایبەتمەندە. مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت. دووەم لە ناوچە گەشتیاریانەی کە بنکەی پۆلیسی تێدایە هۆبەی پۆلیسی گەشتیاری دادەمەزرێت و ئەرکیان پاراستنی گەشتیار و ناوچە گەشتیاریەکان دەبێت. مادەی 11 سێ پێشنیازەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم پەسەند کرا. سەبارەت بە مادەی 12 4 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت. دامەزراوە گەشتیاری بەداخستنی کاتی و پێبژارنێک کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 2 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت. ئەگەر سەرپێچی حکومەکانی بڕگەی یەکەم و مادەی 5 و مادەی حوتی ئەم یاسایی کرد لە حالەتی زانیاری و بەڵگەنامەی نادروستی بە مەبەستی وەرگرتنی مۆڵەت و پێشکەشی دەستەی کرد ئەوە مۆڵەتی پێنادرێت. پێشنیاری دووەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت. دامەزراوەی گەشتیاری بەداخستنی کاتی و پێبژارنێک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت. ئەگەر سەرپێچی حکومەکانی بڕگەی یەکەم و مادەی 5 و مادەی حوتی ئەم یاسایی کرد یان زانیاری و بەڵگەنامەی نادروستی بە مەبەستی وەرگرتنی مۆڵەت پێشکەشی دەستە کرد. پێشنیاری سێم وەک خۆی.
پێشنیاری چوارەم پێشنیاری هەردوو لژنەی تایبەتمەندە مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. دامەزراوە گەشتیاری بەداخستنی کاتی و پێبژارنێک کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 2 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت. ئەگەر سەرپێچی حکومەکانی بڕگەی دووەم و مادەی 5 مادەی 6 ئەم یاسایی کرد یان زانیاری و بەڵگەنامەی نادروستی بە مەبەستی وەرگرتنی مۆڵەت پێشکەشی دەستە کرد. بەڵێ مادەی 12 بەڕێزان 4 پێشنیازمان هەیە هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم 4 پێشنیارەیە لەگەڵ سێم کەس لەگەڵ نییە لەگەڵ چوارەم پەسەند کرد. سەبارەت بە مادە 13 4 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم لەم مادەیە و مادە سزاییەکاندا پێبژارنەکان لا ببرێت و دیاریکردنی بڕی پێبژارنەکان بە پەیڕەوێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دیاری بکرێت. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەمی مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم دامەزراوەی گەشتیاری بە پێبژاردنێک کە لە 100,000 دینار کەمتر نەبێت و لە 200,000 دینار زیاتر نەبێت سزا دەدرێت بۆ هەر ڕۆژێک دواکەوتن لە نوێکردنەوەی مۆڵەتی کارکردن. ئەگەر سەرمێنرا کە خاوەن دامەزراوە گەشتیاری کەم تەرخەم بووە. پێشنیاری سێم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی یەکەمی مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم دامەزراوەی گەشتیاری بە پێبژاردنێک کە لە 100,000 دینار کەمتر نەبێت و لە 200,000 دینار زیاتر نەبێت سزا دەدرێت بۆ هەر ڕۆژێک دواکەوتن لە نوێکردنەوەی مۆڵەتی کارکردن لە بەرواری پەسەندکردنی مۆڵەتی وەبەرهێنانە گەشتیاریەکە. پێشنیاری چوارەم وەک خۆی. بەڵێ زۆر سپاس مادەی 13 4 پێشنیارمانەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم کەس لەگەڵ نییە چوارەم بەڕێزان پەسەند کرا. سەبارەت بە مادە چوارە دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. مادە چواردا هەر یەک لە دامەزراوەی دەستبەردار بوو و دامەزراوەی دەستبەردار بۆ کراو بە پێبژاردنێک کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 2 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت ئەگەر دەستبەردار بوونەکەیان بە پێچەوانی بڕگەی چوارەمی مادە 5 ئەم یاسایە ئەنجامدا. مادەی چواردە دوو پێشنیازەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەسی لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرد. مادەی 15 سەبارەت بە مادە 15 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. شوێنی گەشتیاری بەداخستنی کە لە ماوەی 30 ڕۆژ زیاتر نەبێت و پێبژاردنێک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت ئەگەر سەرپێچی حکمی مادە هەشتی ئەم یاسایی کردیان زانیاری بەڵگەنامەی نادروستی بە مەبەستی وەرگرتنی مۆڵەت پێشکەشی دەستە کرد و لادانی سەرپێچیەکە لەسەر ئەستۆی سەرپێچکار دەبێت. مادەی دوو وەک خۆی. پێشنیاری دووەم وەک خۆی. بەڕێزان مادەی 15 دوو پێشنیارمانەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان پەسەند کرا. سەبارەت بە مادە 16 دوو پێشنیاریە. پێشنیاری یەکەم لەم مادەیە و مادە سزاییەکاندا پێبژاردنەکان لا ببرێت و دیاریکردنی بڕی پێبژاردنەکان بە ڕێنماییەک لەلایەن وەزیرەوە دیاری بکرێت. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 16 خوێندنەوەی ناوێت. بەڕێزان مادە 16 دوو پێشنیازەیە یەکەم کێی لەگەڵا کەس لەگەڵ نییە دووەم پەسەند کرا. سەبارەت بە مادەی 17 دوو پێشنیاریە. پێشنیاری یەکەم مادەکەەوە خۆی تەنیا بڕگەی دووەمی مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. دووەم ئەگەر سەرپێچیکار بەردەوام بوو لەسەر سەرپێچیەکانی هاتوو لە مادەکانی ئاماژە پێدرا و لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە مۆڵەتەکە هەڵدەوەشێتەوە. پێشنیاری دووەم وەک خۆی. مادە 17 دوو پێشنیارەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە دوو کەس هەر بەڕێزێ لەگەڵ سێمە ببورن لەگەڵ وەک خۆیەتی دووەم بەڵێ پەسەند کرا. سەبارەت بە مادە 18 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادە 18 وەک خۆی بەڕێزان پەسەند کرا. سەبارەت بە مادە 19 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. 19 پەسەند کرا. سەبارەت بە مادە 23 پێشنیارێ. پێشنیار یەکەم ئەم مادەیە ببرێتە دوای مادەی 29 تایبەت بۆ کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممە تێبینی وەزیر مادەکە بەم شێوەی لێ بکرێت. بڕی ڕسمی پێدان و نوێکردنەوەی مۆڵەتی پیادەکردنی کاری دامەزراوە و شوێنی گەشتیاریەکان بەپێی پاشکۆی هاوپێچی ئەم یاسایە دەبێت ئەو بڕە ڕسمانە دەکرێت گۆڕانکاری لەسەر بێت و بە بڕیاری ئەنجومەنی وەزیران. پێشنیاری دووەم خۆی مادەی 20 بڕی ڕسمی ئەوە خوێندنەوەی ناوێ. بەڵێ پێشنیاری سێمانەیە.
پێشنیاری سێم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ بکرێ مادەی 21 بڕی ڕسمی پێدان و نوێکردنەوەی مۆڵەتی پیادەکردنی کاری دامەزرا و شوێنە گەشتیاریەکان بە پێی پەیڕەوێک دەبێت کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەردەچێت. دووەم لە سەتاسی بڕی داهاتی بەدەستهاتوو بە پێی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بۆ مەبەستی بەرەپێدانی گەشتیاری تەرخان دەکرێت. بەڕێزان مادەی 20 هەر کەسێک لەگەڵ یەکەمە، کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان، کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم پەسەند کرا. سەبارەت بە مادە 21 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادە 21 هیچ پێشنیازێک نییە وەک خۆی پەسەند کرا. سەبارەت بە مادەی 22 چوار پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەیە لا ببرێت، پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەمی مادەکە لا ببرێت، پێشنیاری سێم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم دوای لانەبوونی وەزارەتە پەیوەنددارەکان زەوی کشتتوکاڵی بۆ پرۆژەی گەشتیاری لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکانی هەرێمدا بە مەبەستی جێبەجەکردنی پرۆژە گەشتیاریەکان دەکوژێنرێتەوە. پێشنیاری چوارەم وەک خۆی. مادە 22 بەڕێزان چوار پێشنیارمان هەیە هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە. بەڵێ 1 2 3 4 5 بەڵێ 5 بەڕێزی لەگەڵە، لەگەڵ دووەم بەڕێزان هەر بەڕێزێکی لەگەڵە، کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم، کەس لەگەڵ نییە چوارم پەسەند کرا. سەبارەت بە مادەی 23 دوو پێشنیاری. پێشنیاری یەکەم بڕگەکانی یەکەم و دووەم سێم لا ببرێ، پێشنیاری دووەم وەک خۆی. بەڕێزان مادەی 23 دوو پێشنیارمان هەیە، پێشنیاری یەکەم کێی لەگەڵە، کەس لەگەڵ نییە، پێشنیاری دووەم پەسەند کرا. سەبارەت بە مادەی 24 سێ پێشنیارەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەم و بڕگەی دووەمی خاڵی سێ بەم شێوەی لێ بکرێت. یەکەم دەستە دەتوانێت ئەو زەویانەی کە بۆ مەبەستی گەشتیاری تەرخانکراون تەنها بۆ پرۆژەی گەشتیاری بەکرێ بدا بە پێی یاسا بەرکارەکان. دووەم بە ماوە و بڕی بەرامبەر بە مەرجەکانی درێژکردنەوەی بە پێشنیاری دەستە بە ڕەزامەندی وەزیر دەبێت. پێشنیاری دووەم وەک خۆی. بەڵێ مادە 24 پێشنیاری یەکەم دوو سێ پێشنیار ئەبوورە. پێشنیاری سێم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکەوە خۆی تەنها بڕگەی دووەم خاڵی سێ بەم شێوەی لێ بکرێت. بە ماوە بڕی بەرامبەر ڕوومەرجەکانی درێژکردنەوە لەسەر پێشنیاری دەستە و بە ڕەزامەندی وەزیر دیاری دەکرێت. بەڕێزان مادە 24 سێ پێشنیارمانەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە، کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان، کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم پەسەند کرا. سەبارەت بە مادەی 25 سێ پێشنیارەیە. پێشنیاری یەکەم مادەکە خۆی تەنها خاڵی سێی بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. سێ وەزیر بۆ هێنانەدی بەرژەوەندی گشتی و پەرەپێدانی گەشتیاری لەو ناوچە تازە گەشە سندوانەی بڕیاری لێخۆشببوونی 175 کرێیەکە کەم بکاتەوە تەنها بۆ ماوەیەکی دیاریکرا و کە لە 2 ساڵ زیاتر نەبێت. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنها خاڵی سێی بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت لەگەڵ زیادکردنی بڕگەیەک بە زنجیرەی سێم بۆ مادەکە بەم شێوەیە. سێ وەزیر بۆ هێنانەدی بەرژەوەندی گشتی پەرەپێدانی گەشتیاری لە ناوچە تازە گەشە سندوانەی بڕیاری لێخۆشببوونی 150 تەنها بۆ ماوەیەکی دیاریکرا و کە لە 1 ساڵ زیاتر نەبێت دەدا ئەگەر دەرکەوت جارێکی تر کە زیانی کردووە و وەزیر دەتوانێت بۆ ماوەی 2 ساڵ بڕیاری لێخۆشببوون دەربکات. سێم وەزیر لەسەر پێشنیاری ئەنجومەنی دەستە بە بڕیارێک ناوچە تازە گەشە سندوەکان لەگەڵ گوندەکان کە لە بڕگەی دووەم داهاتوون دەست نیشان بکەن و 2 ساڵ جارێک پێداچوونیان تێدا بکات. پێشنیاری سێم وەک خۆی. بەڵێ مادەی تەواو 25 سێ پێشنیار هەیە هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە، یەکەم کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم، کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان هێشتا دووەم، یەک کەس لەگەڵ سێم پەسەند کرا. سەبارەت بە مادە 26 سێ پێشنیارەیە. پێشنیاری یەکەم مادەکەوە خۆی تەنیا بە زیادکردنی بڕگەی یەک بە زنجیرەی سێم بەم شێوەیە. سێم دوای تەوابوونی بە ڕێژەی 100 دوو پاش کارکردنیان بە شێوەی کردار بۆ ماوەی 2 ساڵ. پێشنیاری دووەمە مادەیە لا ببرێت، پێشنیاری سێم وەک خۆی. بەڵێ مادە 26 سێ پێشنیازەیە بەڕێزان، کێ لەگەڵ پێشنیازی یەکەمە، کەس لەگەڵ دووەم بەڕێزان، کەس لەگەڵ سێم 26 بەڵێ پەسەند کرا.
سبارەت بە مادەی 27 4 پێشنیارەیە پێشنیاری یەکەم ئەم مادەیە لا ببرێت پێشنیاری دوام مادەکە وەکی خۆی تەنیا بڕگەی دوامی مادەکە بەم شێوەیە لێ بکرێت دوام کردنەوەی پەیمانگا و ناوەندەکانی تایبەت بە ڕاهێنانی گەشتیاری لە کەرتی گەشتی و تایبەت و تێکەل بە سوود وەرگرتن لە دەرچوانی بەشی گەشت و گوزار پێشنیاری سێیەم مادەی 27 وەزیر لەسەر پێشنیاری لەسەر ڕێنەمایی بۆ ڕێخستنی ئامانەی خوارەوە دەردەکات یەکەم چاودێریکردن و پێشکەنینی دامەزراوە گەشتیاریەکان دوام کردنەوەی پەیمانگا و ناوەندەکانی تایبەت بە ڕاهێنانی گەشتیاری لە کەرتی گەشتی و تایبەت و تێکەل سێیەم مۆلەتدانی پرۆژە گەشتیارەکان بە پێی سیستەمی دابشکردنی کات بەها و کاری لەگەڵ وزارەتی دارایی و ئابووری چوارەم ئامادەکردنی ڕێبەری گەشتیاریەکان پێنجەم مۆلەتدانی ئاهەنگ و یاریە ئەلکترۆنیەکان لە شوێنە گەشتیاریەکاندا پێشنیاری سێیەم چوارەم پێشنیاری چوارەم چۆن نانی پێشنیاری سێم هی هەردوو لیژنەی تایبەتمەند دەبێتە چوارم بەڵێ ڕاستە چوارەم بەڵێ بەڵێ پێشنیاری هەردوو لیژنەی تایبەت مادەکە وەکی خۆی تەنیا بەرگەی پێنجەم لا ببرێت و ئەمەی خوارەوە جێگای دەگرێتەوە بەم شێوای لێ بکرێت پێنجەم دیاریکردنی کاتی دەستپێکردن و کۆتایی هاتنی کار و چالاکیە گەشتیارەکان لە شوێنی گەشتیارەکاندا بەڵێ بەڕێزان مادەی 27 چوار پێشنیارمانەیە بەڕێزە لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان کەس لەگەڵ نییە لەگەڵ سێم کەس لەگەڵ نییە چوارەم پەسەند کرا سەبارەت بە مادەی 28 دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەکی خۆی پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەت مادەکە بەم شێوای لێ بکرێت یەکەم ئەو پرۆژە و دامەزراوە گەشتیاریانەی دەکەونە ناو پۆلینکراوی بەرهێنانی گەشتیاری ئەو لێخۆشبووانە دیانگرێتەوە کە بە پێی یاسا و یاسە بەرکارەکانی هەرێم بۆ پرۆژەکانی وە بەرهێنان بڕیاران لێدراوە دوام لێخۆشببوونی هاتوو لە بەرگەی یەکەمی ئەم مادەیە ڕسمەکانی تایبەت بە پیادەکردنی پێشەیی ناگرێتەوە بەڵێ بەڕێزان سەبارەت بەم مادەیە بەڕێزە لەگەڵ پێشنیازی یەکەمە کەس لەگەڵ نییە هەر بەڕێزە لەگەڵ دووەمە کەس لەگەڵ نییە بەڵێ دووەم مادەی 29 سێ پێشنیازەیە هەر بەڕێزە لەگەڵ یەکەمە 29 مان دەنگدا 28 یا 28 بەڕێزان بەڵێ هەر بەڕێزە لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم بەڕێزان بەڵێ پەسەند کرا ئێستا 29 تاوە سەبارەت بە مادەی 29 سێ پێشنیار هەیە پێشنیاری یەکەم ئەم مادەیە لا ببرێت پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا دەستەواژەی وەزارەت بکرێتە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار پێشنیاری سێەم وەک خۆی بەڵێ مادەی 29 پێشنیازی یەکەمەر بەڕێزێکی لەگەڵە کەس لەگەڵ نییە دووەم کەس لەگەڵ نییە بەڵێ یەک ئەندام پێشنیازی دووەم بەڵێ پێشنیازی سێم پەسەند کرا سەبارەت بە مادەی 33 پێشنیار هەیە پێشنیاری یەکە مادەکە بەم شێوەی لێ بکرێت وەزیر ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات پێشنیاری دووەم وەک خۆی پێشنیاری سێم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەت مادەکە بەم شێوەی لێ بکرێت وەزیر خۆی یان لەسەر پێشنیازی دەستا ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات بەڵێ مادەسی سێ پێشنیار هەیە هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نییە لەگەڵ دووەم دوو ئەندام لەگەڵ سێم پەسەند کرا مادەی سیوێکمان بۆ سەبارەت بە مادەی سیوێک هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادەی سیوێک هیچ پێشنیارێ نییە وەک خۆی بەڕێزان هەر کەسێکی لەگەڵە پەسەند کرا مادەی 32 سەبارەت بە مادەی 32 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادە 32 هیچ پێشنیارێ نییە وەک خۆی پەسەند کرا سەبارەت بە مادەی 33 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادە 33 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا
سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم بەم شێوەی لێ بکرێ. هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی گرنگی گەشت و گوزار لە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێم و وەبەرهێنانی کەرتی گەشتیاری و ئەو ڕەهەندانەی لە ناساندنی شوناسی شارستانی و کەلتوری و ڕۆشنبیری و ئاینی و دەستکەوتی تەلارسازی شوێنەوارە مێژوویەکان گەلی کوردستاندا هەیە و بۆ جەختکردنەوە لە گرنگی پلاندانان و کارکردن لەسەر پیادەکردنی استراتیجیکردنی ڕوون بۆ کاراکردنی کەرتی گەشتگوزار و بەشداریکردن لە گەشەپێدانی ئابووری نیشتیمانیدا ئەم یاسایە دەردەچێندرێت. پێشنیاری دووەم وەک خۆی هۆیەکانی دەرچواندن بخێنەرەوە. بە لە بەرچاوگرتنی گرنگی گەشت و گوزار لە فەرەکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێم و ئەو ڕەهەندانەی لە ناساندنی شوناسی شارستانی و کەلتوری و ڕۆشنبیری و دەستکەوتی تەلارسازی گەلی کوردستاندا هەیەی و بۆ جەختکردنەوە لە گرنگی پلاندانان و کارکردن لەسەر پیادەکردنی استراتیجیەکی ڕوون بۆ کاراکردنی کەرتی گەشت و گوزار بەشداریکردنی لە گەشەپێدانی ئابووری نیشتیمانی ئەم یاسایە دەرچێندرا. بەڵێ هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیازێر بەڕێزێ لەگەڵ یەکەمە هەر بەڕێزێ لەگەڵ دووەمە وەک خۆی پەسەند کرا. بەڕێزان لەبەرەوەی ئێمە لە خشتەی ڕسمەکان تەفویزماندا بە ئەنجومەنی وەزیران بە پەیڕەوبێ ئەوانتر ناخینە دەنگدان کۆی یاساکە دەخینە دەنگدان ئێستا هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ کۆی یاساکەیە. بەدەنگی 82 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. زۆر سوپاس بۆ سەرۆکاتی لیژنەی شارەوانی. سەرۆکاتی لیژنەی قانونی بمێننەوە. زۆر سوپاس دەستان خۆش بێ. زۆر سوپاس. بەخێر بێن. سوپاس. بەرگەی دووەم لەبەرەوەی لیژنەی یاسایی لێرەن جێبەجێیەکەین و ئەچینە سەر وەرگرتنی نوقتە نیزامیەکان. بەڵێ کاک عەباس ڕووپاخان فەرموون بیخوێننەوە. بەرگەی دووەم. بەڵێ فەرموون. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشنیاز یاسای سندیکە خاوەن پیشە تەندروستیەکانی لە هەرێمی کوردستان عێراق لەیان ژمارە یاسای ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە. ئەم پێشنیازە یاسا لە 29 مادە پێکاتەوە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن ناوی ئەندامانی پەرلەمان کەوا جوان لەسەر ئەم پێشنیازە کردووە ئامانن. دکتۆر سەباح زێباری، زانە خالد، زیاد جەبار، لوقمان حامد حاجی، نەجات شعبان، ڕێڤینگ محەممەد، شێخ ظاهر، شنو ئەشقی، ڕۆژان ئەبراهیم، شرین یونس، بەختیار شکری، عوسمان سێدەری، دکتورە گەلاوێش، جەلال محەممەد عەبدڵڵا، ئیدریس ئیسماعیل، سەروان هەرکی، مەلە حسان، زکری زێباری، سەلمە فاتح، هێرش حەسەن، سەرکۆ ئازاد، هاژان حەسەن، ڕۆژان محەممەد کەریم، ڕۆبینە و یەملک، تیا حەمید شەریف، ڤاهی کەمال، سارە دلشاد، بەهجت عەلی، مەلە جیهاد، مەحسن دۆسکی، هیڤیدار سلێمان، بەهمەند کاکە عەبدڵڵا، جەنان جەبار، سعید مستەفا، لیزە فەلەکدین، سەوسن میرخان، لەیلە عەبدجەبار، گولستان باقی، دکتۆر زێدان، ژیان تاهر، كلارا عوديشو، هدية مراد، عبد السلام، حسيبة سعيد، حكمد محمد، جوان يونس رجبياني، دكتور ربوار، لنج إبراهيم، نزار ملا غفار، ويسي سعيد، هالكوت أنور، بجار كوتشر. بەڵێ زۆر سوپاس. داوای لە بەرزتان دەکەین ئەم پێشنیازە یاسانە ئاراستەی لیژنە تایبەتمەند بکەن. بەڵێ زۆر سوپاس ڕۆبینا خان. ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی تەندروستی یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستانە کرێ. بەڵێ بەرە سەرۆکی پەرلەمان پێشنیاز یاسای پاراستنی ئاژەڵ لە هەرێمی کوردستان عێراق لایەن ژمارە یاسای ئەندەمان پەرلەمان پێشکەش کراوە. ئەم پێشنیاز یاسایە لە 13 مادە پێکاتوە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن ناوی ئەندەمانی بۆ پەرلەمان واژوان لەسەر ئەم پێشنیازە کردووە ئامانن. دکتۆر شێرگۆ، ئەبوبەکر، سەرچنار، دکتۆر ئیسماعیل، هەلس ئەحمد، دکتۆر هەورەمان، ڕۆپاک ئەحمد، گۆران عومەر، بەدریە ئیسماعیل، مسلم عەبدڵڵا، عومەر عەبدڵڵا. داوا لە بەرزتان دەکەین ئەم پێشنیازە یاسانە ئاراستەی لیژنەی تایبەتمەند بکەن. بەڵێ دوو پێشنیازە یاسایە
بەڵێ ناوی هەردوو ناوەکانیان دکتۆرە بەڵێ. وەکویەکن هەردوو وەکویەکن ناوەکانیان بەڵێ بەڕێزان ئەو پێشنیازە یاسایە دوو پێشنیازە هەردووکی بخوێنەوەی تیان پاراستنی بەڵێ بەڵێ ئەوەی تریش. دکتۆر ناویشی جیاوازە ڕۆبی نەخەش ماشي. گولستان سعيد بلين إسماعيل شايان كاكا صالح علي حما صالح دابان محمد قوران عمر ياسين خضر أشنا عبد الله جلال محمد رزقار محمود شاخوان رؤوف شيرين أمين بەڵێ بەڕێزان هەردوو پێشنیازە یاساکە ئاراستەی لیژنەکانی کشت و کاڵ و شارەوانی لە هەمووان کاتە و لیژنەی یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستانەکرێت زۆر سوپاس بۆ سەرۆکاتی لیژنەی یاسایی ئێستا وەرتان دەگرێت بەڵێ زۆر سوپاس سنۆجەکانی خۆتان دەستان خۆش بێ دەست خۆش ڕۆبی ناخە ناوەکانتانمان نووسیوە بەڕێزان دکتۆر شێرکۆ بەڵێ فەرموون دکتۆر شێرکۆ بەناوی خی گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە دوواداچوونمان بۆ دابینبوونی تەواوی پارەی موچەی موچەخۆران و بە یاداشتێک ئەو داوایەمان کردووە کە موچە تا سەری مانگ سرف بکرێ و موچەخۆران پێش دژن تەواوی موچەی خۆیان وەربگرن داواکارین کە جەنابیشتان ڕۆڵی خۆتان ببینن کە ئاراستەی ئەو یاداشتە بۆ حکوومەت و وەزارەتی دارایی بکرێ و لە کاتی خۆیان موچە خرج بکرێت. بەڵێ زۆر خاڵێکی تر بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو پێشێلکارانی کە لە یاسای چاکسازیە هاتووە سێ سەرۆکایەتێکەشی تێدایە ئەوەی کە مەبەستمە سەرۆکایەتی پەرلەمانە کە لە 620 دۆسیەی مخالفەیە 53 دۆسی پلەبەرزکردنەوەی زیادە و 36 حاڵەتی زیادە موچە هەیە دەستەی نەزاهەش حاڵەتی هەیە دیوانی چاودێری دارایش ئەو حاڵەتانەیە هەیە ئەمە پێشێلکاری یاسای پەرلەمان خۆیەتی بەڵام لە پەرلەمان کراوە داواکارین کە جەنابتان لیژنەی تەحقیقی دروستکەن و ئەوەی کە بەرپرسە بەرامبەر بەو پێشێلکاریە ئەوەی ئیجراعاتی یاساییە بەرامبەری بکەن. زۆر سوپاسلانی کەم ئەزانین کە ئێمە نین بەڵام دەیکەین کاکێ ڤیدار بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە بەدواداچوونێکی کاری پەرلەمانی بە پێ پەیڕە و پرسیارم نردووە بۆ وەزارەتی پەروەردە لە هەریمی کوردستان لەسەر خوێندنی ناحکومی کە چەند قوتابخانە و چەند قوتابیمان هەیە لە کەرتی ناحکومی لە هەریمی کوردستان 6.9 لە قوتابیەکانی قوتابخانەکانی هەریمی کوردستان لە ناحکومین 121,101 کەس کەمترین قوتابیەکان و قوتابخانەکان لە پارێزگای دهۆکن ئەوەی کە جێگەی منی سەرنجێمەیە بە گوێرەی ڕۆژنامەی فەرمی هەرێمی کوردستان لە وەقایعی کوردستان لە 29/8/2021 ژمارە 207 وەزارەتی پەروەردە بە پێ چەند ڕێنماییەک نرخی داناوە بۆ خوێندن یاخۆ کرێی خوێندنی لە قوتابخانە ئەهلیەکان 1,2,2,500,000 و 4 ملیۆن دینار زەحمە نەبێتن ئەم پارەیە بە پێ ئەو هەر پارەیەک دانرێتن جەنابی دکتۆرە داوات لە بەڕێزت دەکەم لژنەیەک پێک بێتن ئەم لژنەیە بە دوواداچوون بکاتن ئەم پارە کە دانراوە دروستە یان نا بەڵێ زۆر سپاس داوا لە هەردوو لیژنەی خوێنی باڵا و پەروەرداکەین بە دوواداچوون بۆ داواکەی کاکێ ڤیدار بکەن دوای ئەوەی بەنووسرا و ئاراستەمانەکە کاکاوە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک دەزانین مانجی 6 ئەوە بەرەو کۆتاییەتی بەداخەوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی دابشکردنی موچەی ڕانەگەیاندووە و پێویستە حکوومەتی هەرێم بەر لە هاتنی جەژنی قوربان موچەی سەرجەم فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دابش بکە بۆیە داوا لە سەرۆکایەتی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکان دەکەم کە زۆر سپاس مامۆستا عەبدولستار بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمن بە پێی مادەی دوی پێڕەوی نێوخۆی پەرلەمان قسە دەکەم کە لەوێدا نووسراوە پەرلەمانی کوردستان بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێری و مەرجەعی سیاسی هەرێمی کوردستانە بەڵام دیارە بەڕاستی پەرلەمانی کوردستان ئەم ڕۆڵەی پێ نەدراوە کە مەرجەعی سیاسی بێ تەماشا دەکەین تورکیا سنوور دەبەزێنێ و خەڵک دەکوژێ و بە ئارەزوی خۆی چی بێ دەیکا پەرلەمان قسەی لەسەر ناکە
ئێران تۆ بارانی سنوورەکان دەکا و خەڵک دەکوژێ و خەڵک دەربەدەر دەکا پەرلەمان قسەی لەسەر ناکا عێراق هەرەشە دەکا بە هەمان شێوە هیچ کەسێکی لە گەورە و لە گزکە لە دەسەڵات و بێدەسەڵات لە درۆنەکان پارێزراو نییە ئەم پەرلەمانە بەڕاستی ینی کوا ئەمڕۆڵی ینی کوا ئەم پەرلەمانە توانیوێتی لە ڕووی ئەم سیاسیەوە بۆ بڕیاری سیاسی دووخم بارەوە بکە بۆی بەڕاستی من پێم وایە دەبێت ئەم ڕۆڵی بۆ خۆی بجێڕێتەوە پێشنیاری ئەوە دەکەم کە کۆبنێژی تایبەت و بەپەلە ئەم پەرلەمانە بیکە بە ئامادەبوونی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی بزانین داخۆکا کە ئەم وڵاتە بەرەو کوێ دەچێت و بەرەو کوێ دەبن بەڕاستی چونکە بڕیارانێکە حزبی و شخصین حقەتەن ئەم کوردستانە بەرەو وێران دەبن و دوایش بازەگەرەکە هەمان دەیدەین سپاس لە زۆر سپاس ئێمە ئەو دانیشتنەمان کردووە بە ئامادەبوونی وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە و بەداخراویش بەڵێ کاک موحسین دۆسکی بەڵێ ڕاستپاردەشمان دەرکردو و نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام داخراو بوو بەڵێ کاک موحسین بەڕێز سەرۆکا پەرلەمانی ji ber hestkirin bi bûşayiya yasayî Herêma Kurdistanê pêştir me proje yasaya yan pêjneya yasaya rêxistina medya elektronik hazir kir Perlemanê Kurdistanê ve xwendina yekê jî bu hata kirin bela mixabin derfeta guncayî bû nehata dan ku ew bibîte yasa Herêma Kurdistanê mixabin ev rike komaleka pêca û kenala hindek zanyariyê nerast belav kirine ve dila rawkê بۆ خەلکی هەرێما کوردستانی پەیدات کردنەوە وەک کاریگەریەکە زۆرە هەیل سەر خەلکی کوردستانی ئەس داخوازی جەنابێ هەوات کەم و لژنە ڕەوشەمبی ڕاست پێرێن بۆ هەندێ ئەوی پرۆژە یان ئەوی پێشنیازی یاسا ڕێخستنا میدیا ئەلکترۆنی جارێکە دەبینە پەرلەمانی کوردستانی ببیتە یاساوە ئەو بابەتە لەلایەن لیژنەی ڕۆشنبیری خۆیەوە ڕاگیراوە هەر کاتێ هێناتانەوە ئێمە خینە بەرنامێک کاک فەیسەڵ کاک فەیسەڵ فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان من دەمەوێت قسە لەسەر لایەنێکی گرنگ بکەم سەبارەت بەگرانی نرخی بازار و شتومەک بەگشتی دیارە ئێمە ڕۆژانە لەسەر پرسی تابلۆی ناونیشانی دوکاندارەکان ڕوبەڕووی سکاڵای هاوڵاتیان و خاوەکار و کاسبکاری شارەکان دەبینەوە دیارە حکومەت بێجگە لە وەرگرتنی بازی سەر شوێنە بازرگانی دوکاندارەکانی ناو بازار بازیەکی دیکە لە دوکاندار وەردەگرێت بە ناوی وەرگرتنی ڕسوماتی ساڵانەی هەڵواسینی ناونیشانی دوکان تابلۆی دوکان لەم ئاڵەتە دوکاندارە ناچارە کە نرخی ئەم هەموو باز و ڕسوماتە بخاتە سەرکاڵەکانی ئەمە ژوا دەکات کە هەم بێبازاری دروست بێت هەم شتومەچیش گران بێت هاوڵاتی بازەکەی بداتەوە لە هەمووی سەیتر ئەوەیە ئەم بازە تابلۆیە دراوە بە کەرتی تایبەت و کۆمپانیا بۆچی قازانجی ئەم داهاتە بدرێت بە کۆمپانیاکان ئەی حکومەت ئیشی چییە ئەگەر هەر ئەم نادادیە بەرامبەر بە هاوڵاتی دەکرێت با نرخەکان ڕەمزی بێت مەبەستم نرخی کرێی تابلای دوکانەکانە شتێکی ڕەمزی بێت و حکومەت خۆی کۆی بکاتەوە داهاتەکەش بدارێتەوە خەزانەی حکومەت سپاس دەکەم کاک فەیسەڵ کاک گۆران بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ داواکاری زۆرێک لە هێزەکانی ئاسایش و ناوخۆ کە ئێمە ڕۆژانە بەرکەوتەمانە بێ لەگەڵیانە داوای ئەو پرۆژە یاسای خانەنشینیەکەن کە ئێستا لە ئەنجومەنی وەزیران گل دراوەتەوە داواکارم لە بەڕێستان بە نووسراوێکی فەرمی داوایان لێ بکەن زوو ئەو پرۆژەیە بنێرن وە پشگیری قسەکانی برای بەڕێزم دکتۆر شێرکۆکەم و دووبارەی ناکەمەوە بەڵێ زۆر سپاس بەڵێ جوان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادە 56 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لەسەر پێشێلکردنی هەردوو مادەی 921 دەستوری عێراق قسە دەکەم لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵی هێرشی چەکداری و تیرۆریستیک لای سەر دامەزراوە نەوتی و گازیەکان لە گەرمیان و چەند ناوچەیەکی تری کوردستان بەشێکی ئەو گروپانەی کە بەرپرسیارەتی خۆیان لەو هێرشانە ڕاگەیاندووە ڕاستەوخۆ لە بودجەی دەوڵەت لە عێراقەوە تەمویل دەکرێن ئەمەش سەرپێچیەکی ئاشکرای دەستورە بە تایبەت مادەی 9 هەروەها ئەو کار ئاسانی و بوونی ئەو بۆشایی ئەمنەی لە ناوچە کوردستانەکاندا هەیە دەرفەتی زیاتری ڕەخساندووە بۆ ئەو گروپ و تاخمە لە یاسا دەرچوانەی کە هەموو مەبەستیان ئەوەیە ناسەقامگیری بنێنەوە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم و ئەو دەرفەتانە لەبار ببن کە هاتۆتە ئاراوە لە گفتوگۆکان و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی بنزین و دابینکردنی کارەبا بۆیە پێمان وایە هەرچی زووە دەبێت ئەو ڕێککەوتنەی کە لە نێوان هێزە هاوبەشەکان کراوە لە لیواکان بە زووترین کات ڕێککەوتنەکە جێبەجێ بکرێت و
بەڕێز سەرۆکی پەرلەمان من پرسیارێکم لە جەنابەت هەیە بە پێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس دکتۆر ئیسماعیل پرسیارەکەم نەکردووە سەرۆکی پەرلەمان کاتێکە تا کاتێکە تا کاتێکە تا بەڵێ سەرۆکە پەرلەمانی خاڵە من یایەکی بریارە ژمارە 124 یا ساڵە 2000 بریارە ژمارە 124 یا ساڵە 2018 ئەنجومەنی وەزیران ئەتبێژیتن پاشە کەوت پێتیڤە بێتە چارەسەرکردن حتا vêga vê nehatiye çareserkirin paşa kewt û me du pêşinyareka biryarê me pêşkêş kirbû we pêşinyazeka yasayê jî bû vî barîk û bête çareserkirin û heta vêga vê ez daxwast kem li jinê peywendîdar bêne rastpardarkirin û dîvçûnek bête kirin ya duyê jî dîsa piştgiriya Dr. Şêrkutken vêt mûçeberî cejnê bêne belavekirin û spas. Bale zor spas. Kak Romeo. ڕێز سەرۆکی پەرلەمان من دوو خاڵ باز دەکەم خاڵی یەکەم داوا لە پەرلەمانی بەڕێز دەکەم بۆ ئەوەی ئەو یاسا و بڕیارانەی کە دەری دەکات هەم بە دوواداچوونی بۆ بکات هەم چاودێری جێبەجێکردنیان بکات یاسای ژمارە 5 ساڵی 2015 پەیوەست بە پاراستنی مافی پێکاتەکان ئەگەر تا ئێستا جێبەجێ بکرابایە ئێمە تووشی ئەوەندە کێشە و گرفت نائبووین بەڕاستی ینی هەندێک کێشە بۆ خەڵکی ئێمە دروست دەکرێت هەندێک کێشەی بێمانە و کێشەی مەزاجین بۆیە داوا لە پەرلەمانت دەکەین بۆ ئەوەی ئەم یاسایە جێبەجێ بکاتن دوام لە هەندێک لە مادەکانی یاسایی گەشت و گوزار کە دەنگمان پێدا لە هەندێک شوێن نووسراوە لیژنەی تایبەت لە هەندێک شوێن لیژنەی تایبەتمەند تایبەتمەندە هەمووی زۆر سپاس کاک پێشەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە هیچ شوێنێکی دنیا لە خراپترین وڵاتی دیموکراسی هەتا باشترینیان نەبوو ڕووی نەداوە هەندێک پێگەی بێمۆراڵ و کەناڵی میدیا ببنە بڵندگۆ و هۆکاری پرۆپاگەندەی خراپ دژ بە خاک و ئاو وڵاتی خۆیان و هەواڵی خراپ کە هیچ ڕەچاوکردنێکی ئاساییشی کۆمەڵایەتی میزاجی کۆمەڵایەتی خەڵک ئاساییشی نیشتیمانیان تیان نەبێت هەموو پێگە کۆمەڵایەتیەکان و میدیا پڕ بکەن لەو بابەتانەی کە ترس و تۆقاندن بڵاوەکاتەوە و کاریگەری خراپی لەسەر بازاڕی هەرێمی کوردستان نەبێت بۆیە پاڵپشتی قسەکانی کاک موحسینەکەم لەوەی پەلە بکرێت لە مەسەلەی خوێندنەوەی دووەم بۆ یاسای میدیای ئەلکترۆنی بابەتی دووەم ئێوەی بەڕێز وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پێویستە هەوڵەکانتان چڕ بکەنەوە لە بابەتی ئەو دەستدرێژیانەی کە کرێتە سەرخاکی هەرێمی کوردستان ئەتوانن ڕۆڵ ببینن لە ڕێگەی قسەکردن لەگەڵ نوێنەرایەتیەکان نردنی پەیام بۆیان و دانیشتن لەگەڵیان وە وەکو نوێنەری خەڵکی کوردستان لەم بابەتەدا تاوەکو ئێستا ینی ڕۆڵێکی من ئەکتیڤم نەبینی و هیوادارم لە ڕۆژانی داهاتوو لەسەر ئەم مەسەلەیە هەم لە ڕێی قانونەوە هەم لە ڕێی هەوڵی نێودەوڵەتیەوە ئەوەی کە پێ سپاس کاک پێشەوە کاک عەلی حەمەد ساڵح بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم هەفتا خولی گرێدانی پەرلەمان وا دەکەی تەواو بێ بۆ پێی دۆخی هەرێمی کوردستان لە ناوخۆ لەگەڵ عێراق ژیانی خەڵک من پێم وایە درێژ کرێتەوە بۆ ماوەی مانگێک زۆر گرنگەوە لە چوارچێوەی ئەمە زۆربەی و بابەتانی ئێمە مناقەشەیەکەین چ زەویە چ نەوچە چ دۆسیەی غازە چ ئەوانە ڕەبتی بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە هەیە گرنگە لەم ماوا سەرۆکایەتی حکومەت بۆ هەموو ئەم پرسانە بێتە پەرلەمانی کوردستان خاڵێکی تر من بە دوواداچوونی وردم کرد لەگەڵ وەزیری وەزارەتی سامانە سروشتیەکان قسەمان کرد ڕۆژانە سەدان تەنکەر گازوایل بە نایاسایی ئەچێتە تورکیا و ئێران وەزارەتی سامانە سروشتەکان بە ئێمەیان وت قەدەغەیە ڕێگە پێدراو نییە ئەبێ وەزارەتی ناوخۆ ڕێ لێ بگرێت داواکانی لیژنەی ناوخۆ ڕاست پێرێ ئەوەی لە کوردستان ئێستا فرۆشیە گازوایل نییە پاڵاو گەباشەکان گازوایلەکەی بەنە دەرەوە ڕۆنی سیارەی خراپ مەواد تێکەڵەکرێ ئەمە بووە بەهۆی بڵاوبوونەوەی دەیان نەخۆشی ترسناک بە ناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم وەرزی لانەوەیانە بەرەو کۆتایی ڕوات بەر لە دەستپێکردنەوەی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی سەرۆکفراکسیۆنەکان لەگەڵ دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەرەوە کراکە وادەیەک بدرێ بە لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی سازان بکەن و ڕێکەوتن کەن لەسەر پرسی هەڵبژاردن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان
ئەم بابەتە بابەتێکی گرنگ و جدیە و هیچ بیانوێک نییە بۆ دواخستنی هەڵبژاردن و داوا دەکەین کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت دەگەرم بابەتە لە بەرەوەی ڕەهەندی نیشتیمانی هەیە یعنی ناکرێت لە بەرەوەی ڕەهەندی نیشتیمانی هێزەرە لە هاو نیشتیمانیان بدرێت ئەمە حەقی هاو نیشتیمانیە بۆ 4 ساڵم حەقیان داوە بە ئێمە بۆیە گرنگە قسەی جدی لەسەر بکرێت و ئەگەر لایەنە سیاسیەکان ناتوانن ڕێبکەون ئەم پەرلەمانی کوردستانە نوێنەری هەڵبژێردراوی حەقی خەڵکە دەکرێت لێرەدا بڕیاری لەسەر بدرێ ئێستا مانگی یعنی ئەوەندەی نەماوە ئەگەر قەرارە مانگیدا هەڵبژاردن بکرێ ئەیکەی ئەم یاسای هەموارەکرێتەوە کەی بڕیاری لەسەر درێ بۆی هیوادارم من پرساوە بێدەنگی لێ نەکرێت و بە زووترین کات هەوڵی جدی بدرێ زۆر سپاس. بەڵێ مژدەخان سپاس کاک دیاری. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەردوو کێشەی بێئاوی و گرانی نرخی بنزین یەکێکن لە کێشە سەرەکیەکانی خەڵکی هەرێمی کوردستان سەرباری قەیرانەکانی دیکە کە خەڵکی هەرێمی کوردستان پێوی دەناڵێنێت. لە بری چارەسەرکردنی ئەو دوو بابەتە بەرپرسانی دەسەڵات لە بری حەلێک کۆمەڵی قسەی بێبنەما دەکەن بە نمونە لە سلێمانی دەڵێن پێویستە جل نەشۆرێ خەسالی کارەبای زۆر دێ و پێویستە بە هەتاو جل وشک بکرێتەوە لە هەولێریش دەڵێن حاقەم و باڕیدەکەم هەڵ بکرێ لە بەرەوەی ئاوی زۆر دەوێ بۆیە من پێشنیار دەکەم بۆ هەردوو بابەت پێشنیاز کراوە کە دانیشتنی تایبەت بکرێ داوا دەکەم لە بەزووترین کات بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمان لەم هەفتەیەدا تایبەت بێ بەو دوو بابەتە کە بابەتێکی گرنگ و زەق و گرفتێکی سەرەکی خەڵکە. سپاس. زۆر سپاس مامۆستا بوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە ڕەنگەی مادەی 56 لە یاسای ژمارەیەکی ساڵی 92 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان قساکەم کە لە بەرگەی دواڵێ بڕیاردان لەسەر ڕێکەوتنەکان و یەکلاکردنەوەی چێشە چارە نووسازەکانی گەلی کوردستانی عێراق و دیاریکردنی پەیوەندی یاسایی لەگەڵ دەسەڵاتی ناوەندی بۆ خۆتان نەزانن کە ڕۆژ بە ڕۆژ ئابڵۆقەدانی هەرێم و دوایی بڕیارەکانی مەحکەمەی ئیتیحادی و هەروەها هێرشی گروپە چەکدارەکانی دەرەوەی یاسا لەسەر هەرێمی کوردستان تونترێتەوە قواری هەرێمی کوردستان جیاوازە لەوەی کە ئێمە ڕەخنە لە دەسەڵات دەگرین دژایەتی گەندەڵیەکەین بەڵام قوارەی هەرێمی کوردستان پیرۆزە من لە ڕوانگەی جێبەجێکردنی ئەو مادەیە و ئەو بڕگەیەوانە داوای دانیشتنیشی پەرلەمانی کوردستانەکەم و پێویستە سەرۆکایەتی پەرلەمان لەسەر ئەو بابەتە بێتە سەرخەت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مامۆستا بوبەکر کاکچیا فەرموون. بەڕێز سەرۆکە پەرلەمانی من دوو خاڵ هەبین یەکیشوان ئەو بوو و بابەتی پرۆتۆکۆلێ پەرلەمانی کوردستانê جارە پێشتر جمە داوا کرێبوو و ئەو زراڤە کرمانجی کو تێتە نویسینێ ئەو ئەخفترێت کو ئەم دەبێژن نا ئەوە کووە پرۆتۆکۆلێ تێتە نویسین داخواست جنابێتە دکم ئەگەر بۆ جارە دوێ کەسێک بۆ کو زراڤە کرمانجی بێتە نویسین دێ سوپاسدار بیم بابەتی دوێژێ سەرۆکە پەرلەمانی ئەو دوو پرۆژە یاسای کە نەهاتن بەحثکردن هەردوو پرۆژە یاسا یەکن پرۆژه یاسا پاراستن و ئاژەڵێ و مافە ئاژەڵێ من پێ باشە ئەگەر هەردوو پرۆژه یاسا لجنە تایبەتمان بکەیتە یەک پرۆژه یاسا و بەحث بێتەکرێن چونکی ئەم دوو جارە سەرڕون هەردوو جارە سەردوو بابەتی جودا و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بێگومان ئەکرێتە یەک راپۆرت ئەکرێتە یەک راپۆرت. بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ماوەی 72 سەعاتی ڕابردوو بەداخەوە 3 جار هێرشکرا سەر کێڵگەی غازی کۆرمۆر پێشتریش هێرشێکی ناڕەوا و بێبنەما و دژمنکارانە و ترسنۆکانە و لەرزۆکانە کرابووە سەر شوێنی دیکە بە تایبەتی پایتەختی سیاسی هەرێمی کوردستان هەولێر. لەو ڕوانگەیەوە من داوا لە پەرلەمانی کوردستانەکەم کە بە هیچ شێوەیەک نابێت لە دەرەوەی ئەحداسەکان بێ بەڵکو بگرە پەرلەمانی کوردستان پێویستە بەسمەی خۆی هەبێ ڕای خۆی هەبێ هەڵوێستی خۆی هەبێ لەسەر ئەو پێشهاتە مەترسیدارانە کە هەم جونگەکانی ئابووری هەرێمی کوردستان ئەخاتە مەترسیەوە هەمیش خزمەت ئەم هێرشە ترسنۆکانە خزمەت بە بەرژەوەندی وڵاتانێکەکە کە نانەوێ هەرێمی کوردستان خاوەن ئابووری بەهێزی خۆی بێ نانەوێ هەرێمی کوردستان ببێتە ئەو سەرچاوە بۆ هەناردەکردنی غاز بۆ منیش پشتیوانی قسەکانی مامۆستا بوبەکرەکەم پێویستە پەرلەمانی کوردستان دانیشتێکی ئانی بەپەلە لەسەر ئەو بابەتە بکە و ئەو بابەتە پێویستی بە یاداش نییە چونکە بابەتێکە پەیوەستە بە ئاسایشی نەتەوەی پێویستە بە ئاسایشی ئەبوو ئابووری دەبێت پەرلەمانی کوردستان ڕای حەسمی خۆی هەبێت لەسەر ئەو بابەتە. بەڵێ زۆر سپاس مەبنای داواکاری بەڕێزان ئەندامانی پەرلەمان داوا لە لیژنەکانی پێشمەرگە ناوخۆ ناوچە کوردستانیەکان و وزاکەین کە پێکەوە راپۆرتێک لەسەر پەلامارەکانی ئەم دوایی دامەزراوەکانی ژێرخانی وزا و بۆشایی ئەمنی و دزەکردنی تیرۆریستان و چەکدار لە یاسا دەرچووەکان ئامادە بکەن.
ئێمە دانیشتنێکی پەرلەمانی بۆکەین وەرزی یاسادانان درێژ کرێتەوە و درێژ نەکرێتەوە کە راپۆرتەکەتان ئامادە بوو ئێمە بە ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتنێکەکەین داواتان لێکەین راپۆرتێکی دەوڵەمەند بەرمەبنای سەردانکردن و بە دوواداچوون ئامادە بکەن بۆی دانیشتنێکی باشی بەرهەمداری پەرلەمانی کوردستان لەو بارەیەوە ئەنجام بدرێ. کاک سەروان. دەتانەوێت لیژنەی پەیوەندیەکانیشی لەگەڵ بێ با لیژنەی پەیوەندیەکانیشی لەگەڵ. بە ناوی خدای گەورە و میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من دوو خاڵم هەیە بەڕاستی ئەگەر 10 سانیەک 15 سانیا ڕەنگە درێژ بکرێتەوە بۆم ئەگەر ئەو ئەزیەتە بکێشی سوپاسگوزارت دەبم با پێشتر پێت بڵێم بۆی دیسان نەبڕن مایکەکەی من هەرگیز لەگەڵ ئەوە نیم کە لە خاڵی پەیڕەوی خۆی ئەو دقەیە کە پەرلەمانتار هەر لایەنێکی سیاسی هەیبێت مایکەکەی بەسەردا ببڕێت حەقی خۆیەتی هەرچی دەیڵێت چونکە ناوی من سەروانە ناوی تۆ دکتۆرە ڕێواز بیرکردنەوەی من جودایە و بیرکردنەوەی تۆ جودا حەزبی من جودا و حزبی تۆ جودا ناکرێت هەمومان بە یەک زار و یەک جۆر قسە بکەین لەسەر مایک بۆیە لەگەڵ بڕینی مایکی هیچ پەرلەمانتارێک نیم وەکو سەروان. دوو ئێمە پرۆژە یاساوە تەقدیم کرا بۆ لێژەکانی مختص بە مافی ئاژەڵ دەباشە 3 ساڵە ئێمە داوای دانیشتنێک دەکەین لەسەر ئەرک و واجباتی پێشمەرگە کە شەڕەف و کەڕامەتی ملەتی کوردیان پاراست ئەگەر پێشمەرگە نەبوایە خێزانەکانمان کەنیزەی ئەمیری داعشەکان دەبوون کەچی تا ئێستا ئەو بڕیارە نەدراوە کە لێژنەی مختص ڕاست پێرن ئێوە وەکو سەرۆکاتی کە دانیشتنێکی تایبەت بکرێت بە ئەرک و واجباتی پێشمەرگە و لێرە چەندەمین جارە دەڵێن پێشمەرگە یعنی خێزانی واللهی خێزانی داوای جیابوونەوەی لێ کردووە لەسەر ئەوەی کە ئەرک و واجباتی زۆرە دە هەمومان با یەک دەنگ بین یەک جار دیفاع لە پێشمەرگە بکەین بۆ ئەوەی جارێکی تر ئەگەر مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست بۆ پێشمەرگە ئەو ڕۆحیەتەی هەبێت کە دیسان خۆی قوربانی ئێمە و کوردستان بکات. زۆر سپاس. سەروان سپاس. بەڵێ مامۆستا بەدرێ ناوم خەنی تۆ مامۆستا عەمەل لێرە نەبووی عادەتەن تەواو بێت چاوەڕێکی تۆ بەڵێ بەنای خۆی بەخشندەی میرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من پشگیری لە قسەکانی خەتوڕووپاگە کەم سەبارەت بە مادە 330 تا 333 لە بۆ ئوسولی محاکەماتی جەزایی سەبارەت بە ئازادبوونی بەمەچ بەڕێ سەرۆکی پەرلەمان لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئێمە مادە 56 بڕگە 2 کاڵێ پێشێلکردنی یەکێک لە مادە و بڕگەکانی دەستور و یاسابەرکارەکان یا یەکێک لە مادە و بڕگەکانی ئەم پەیڕەوە مەفروزە سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمان جەخت بکاتەوە لەسەر ئەو مافە یاسایی سزادراوان کە زۆرێک لە 175 سزاکەیان تەواو کردووە مافێکی یاسایی خۆیانە کە بۆیان دەستەبەر بکرێ ئەمە زۆرترین سزادراوە پێی سوودمەند دەبێت لە لێبوردنی گشتی زیاتر سوود بە ئەو لۆدە زۆرە دەگەنێت لەسەر چاکسازیەکان. زۆر سوپاس. سپاس. کاکسیپا. بەڕێز سەرۆکا پەرلەمانی گوتنێت مەلگوری مادە 47 ji peyroyên Apêya Perlemanê Kurdistanê ne. Diyara danana bernamêkarê daniştên Perlemanê Kurdistanê da salata Serokatiya Perlemanê Kurdistanê. Li vêre min zor pêseyre. Perlemanê Kurdistanê ta çira deşiya mafên hawlatiyan ji mûçe û imtiyazat û pileberskirdin û dawakariyê wan cêbecê biket heta ku bihê li bernamêkar parastina mafên ajala xwendineyekê bû biket berastî. Giring em destpêkê mafên mirova parêzîn mafê wan û imtiyazatê wan da bikin piştî her proje yasayekê dijî bi giring dibînim ku ji bo qonaqekê. Lewra bi giring dibîn ew babetên ku pêwîstin bi jiyana hawlatiya me bixirêta bernamêkarî nek parastina mafên ajala. Ya duê jî pêşgiriya temama gotinên serwan herkî dikem ji bo yekê pêşgiriya danana bernameyekê karî taybet ji bo pirsa pêşmergê û dawakariyê wan ji bo bihêne cêbecêkirin û pêşgiriya gotinê twî dikem û zor spas. بەڵێ زۆر سپاس کاک باڵام بۆ لێرە نییە کاکیم داد. بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان من لەسەر دوو خاڵ قسە دەکەم یەکەم سەبارەت بە یاسای ژمارە 5 ساڵی 2015 مافی پێکاتەکان پشگیری قسەکانی کاک ڕۆمیۆ دەکەم و خاڵی دووەمیشم لە چوارچێوەی کارەکانی پەرلەمانیم وەکو ئەندامی لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ڕۆژانە تەلەفۆنێکی زۆرمان بۆ دێت لە چاکسازیەکان بۆیە سەبارەت بە لێبوردنی گشتی داوا لە جەنابتان دەکەین ئەو دانیشتنە و چاوپێکەوتنە ئەنجام بدەن لەگەر سەرۆکایەتی هەرێم لەگەر ڕێزمان. زۆر سوپاس. بەڵێ سپاس. مامۆستا عومەر. بەناویخوا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بە پێی بڕگەی دووەم لە مادەی 80 جەختمان لە پێشنیازە بڕیارێک کردوێتەوە کە یەکێک لە مادەکانی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانە تکایە ئەو یادداشتە کە ئەو پێشنیازە بڕیارەکەی هێنە دانیشتنەکانی پەرلەمان
بە پێی مادەی 66 لەسەر کێشەی بێکاری گەنجان یاداشتمان پێشکەشکردوون بەشەوەی سیویە گەندانی پەرلەمان لەسەر نادیاری داهات یاسای بودجە قاچاقچێتی خاڵ سنووریەکان پرساندنمان پێشکەش کردوونەوە 21 ڕۆژە لەسەر کێشەی سوتەمەنی و بەرزبوونەوەی نرخی بنزین و کێشەی کارەبای نیشتیمانی و گرانی نرخەکەی یاداشتمان پێشکەش کردوون 21 ڕۆژە لەسەر کێشەی ئاوی خواردنەوەی ماڵان کە ئێستا نزیکە 1 ملیۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستانە ئاوی خواردنەوەی دەست ناکەوێت پێشنیارمان پێشکەش کردوون بۆی لەسەر ئەم بابەتانە کە کێشەی خەڵکی کوردستان دانیشتنی تایبەت بکرێت تکایە و پشووی پەرلەمان درێژکەنەوە بەلای کەمەوە 1 مانگ بۆی ئێمە لێرە گفتوگۆی کێشەی خەڵکەین بە ئامادەبوونی سەرۆکایەتی حکوومەت خەڵکی بڕیار بەدەست کەم کەنەوە یعنی مەبەستمەوەی بەڵات وەرزی یاسادان هەن درێژ دیارە داواکەم بەناوی خی گەورە و میرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ڕاستی دامێت بابەتی قسە بکەم کە زۆر بەداخەوە لە حاڵەتەوە ئێستا خەریکە بێ بە دیاردە ئەویش لەسەر دەستی کۆمەڵێک بەرپرسی نابەرپرس و کۆمەڵێک بازرگانی چاوچنۆک بەداخەوە لە جیاتی دروستکردنی زانکۆ و خوێندنگا و پەیمانگا و باب ناوەندی ئەکادیمی و ڕۆشنبیری و سینەمای و هەتا ئاخیر ئێستا لە سلێمانی زۆر بەداخەوە قومارخانەکان هێندە زۆر بوون هەروەکوتم بە ئەندازەی هەموو ئەو ناوانی کە هێنام زیادی کردووە و بە پێچەوانەشەوە لە هەولێر هەردیسانەوە لەسەر دەستی ئەو ناوانەی هەم بازرگان و هەم ئەو نابەرپرسانە یانە شەوانەکان و دیسکۆکان هێندە زۆر بوون بەداخەوە هەم دیسان بە ئەندازەی ئەو ناوانەی کە باسم کرد بۆیە داوا لە بەڕێستانەکەم لە سەرۆکایەتی لیژنەیەکی تایبەتمەند دروست بکەن بە پێی مادەی 43 بڕگەی دووەم لە ڕاستیدا ئەمە هیچی کەمتر نییە لەو تەشخانکردنا لەو دزیکردن و تاڵانکردنەی بە سەرۆت و سامانی ئەم وڵاتە کرێت هیچی کەمتر نییە لە نەدانی موچە لەبەرەوەی لە ڕاستیدا بەڕێ سەرۆکی پەرلەمان خوا ئەزانێ ئەوەی ئێستا یعنی گەنج هەیە بە قەزوقۆ سیارێکی کرد لە شارێک ڕۆژ شارێکی تر بە فێڵێک بەتەڵێک بە خەڵەتێنرێ لەولاوە بەدەستی بەتاڵە گەڕێتەوە بەڕاستی کارە ساتە بەڵێ زۆر سپاس کاک باڵام بۆ بەس بەڕێز ئەبێ لیژنەیەکی تایبەتمەند بۆ ئەو کارە ڕابسپێرین بە نووسراو بۆمانی بنێرە ئێمە یەکسەر بە نووسراو یاداشتەکە بە پێی مادەی 43 بەڕێ سەرۆکی پەرلەمان جەنابە دەسەڵات هەیە بەبێەوە لیژنە تایبەتمەندەکان ئیشیان چییە يعني اگر يا ما شكل ديما ليش بس ما ليش صار بسبري بو ايشي لسه بس بو مان بنوسا كاك عباس بله نمساني كاك عباس بو مان بنوسا دي نوسي بەڕێستەرۆکی پەرلەمان بەپێی پەیڕەوی ناوخۆ ئێمە پێویستە هەر پرۆژەیە کە خوێندنەوەی یەکەمان بۆ ئەنجامدا بۆ خوێندنەوەی دووەم بەڕاستی لە کاتی خۆی بکرێ ئێمە پرۆژەیەک پێشکەش کرا بوو کە ڕای حکوومەتشی لەسەوە گیرا بوو لەسەر گرێبەستەکان و بەهێمشەیکردنیان ئەم پرۆژەیە حکوومەت داوای کرد ماوەیەکی مۆڵەت پێ بدەین بەڵام بەداخەوە هەتا پێستان پرۆژەی نەهاتەوە هۆڵی پەرلەمان پێویستە پەرلەمان لەسەر ئەم بابەتە نووسراوی ڕسمیە بێ بۆ حکوومەت بۆ گەڕانەوەی ئەم پرۆژەی گرێبەستەکان و بەهێمشەیکردنیان و ئەنجامی ئەو بە دواداچوون و پڕکردنەوەی فۆرمانەی کە بۆ ئامارکردن داوایان کرد بوو پرۆژەکە ڕاگرین سوپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزانن دامانی پەرلەمان پشووی پەرلەمان نییە پشووی وەرزی یاسادانان هەیە هەموو لیژنەکانی پەرلەمانی کوردستان ئەبێت دەوام بکەن هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەبێ لە پەرلەمانی کوردستان دەوام بکەن و کردویان و ئەو یاسانەی ئێستا دەرەچن بەرهەمی کارکردنی ئەو دوو مانگەی ساڵی ڕابردووە کە کاری تیاکراوە یان پشووی ڕابردووە کە کاری تیاکراوە پشووی وەرزی یاسادانانە ئێمە هەر کاتێک راپۆرتی هەر لیژنەیەکی پەرلەمانی سەبارەت بەو یاداشتانەی کە کراون ئامادە بوو حازر بوو لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان قسەمان کرد ئێمە هیچ مەناعەتمان نییە کۆبوونەوە بکەین و لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان ڕائەسپێرین بۆ ئامادەکردنی راپۆرتی تایبەتی ئەو پرۆژە یاسا و پێشنیازە یاسایانەی کە تا ئێستا خوێندنەوەمان بۆ کردوون لەبەرەوەی لە یەکی نۆ بتوانین بیان خەینە بەرنامەی کار هەروەها ئێمە پرۆژە یاسایەکی گرنگمانەیە کە پرۆژە یاسای پەروەردەیە لە هەرێمی کوردستان ئەبێ پێش یەکی نۆ ئێمە ئەو بابەتەمان یەکلایی کردبێتەوە دەنگمان لەسەردا بێ لەبەرەوەی لە ناوەڕاستی ساڵەکەیان نەبێت و جۆرێک لە ئیرتیباک بۆ پرۆسەی خوێندنی هەرێمی کوردستان دروست بکە و ئەو یاداشتەی کە ئێستا پێتان دەڵێن یان ئەو راپۆرتەی پێتان دەڵێن سەبارەت بەو بابەتەی ئێستا بە ڕێزان خستیانە ڕوو بەو هێرشانەی کە ئەکرێتە سەر دامەزراوە نەوتیەکان لە هەرێمی کوردستان ژێرخانی هەرێمی کوردستان ئەم ئاسایشی هەرێمی کوردستان راپۆرتەکەتان ئامادەکەن ئێمە ئەرکی خۆمان بەجێ ئەگەێنین بە پێی پەیڕەوی ناوخۆ هەردوو اختیارەکەمان لە بەردەما درێژکردنەوەی ماوەکە بەڵام ئەگەر راپۆرتەکە حازر نەبوو مانگەکە لەسەرمان حسێبە مانگێکیشمان درێژ کردوتەوە ئامادەکاریمان نەکردووە ئەوەی دووەممانێ اختیاری دووەم هەر کاتێک ئامادەکاریەکانی ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە ڕێی لیژنەکانی پەرلەمانەوە تەواو بوو ئەو بابەتانەی کە گرنگی ئانی و وەختیان هەیە ئێمە لە سەرکاتی پەرلەمان دانیشتنی نائاسایی بۆکەین لەبەرەوە با ئەوە نەچێتە ناو ڕای گشتی کە پشوو هەیە ئەندامانی پەرلەمانی کوردستان
کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان فەرمانبەرانی پەرلەمانی کوردستان ڕۆژانە دەوامەکەن تەنها ئەوەیە کە پابند نین بەوەی کە هەفتانە دانیشتەکانی پەرلەمان بکرێ بەڵام ئەگەر بابەتی ئەوانەی کە باسمان کرد گرنگن هەستیارن ئانی پەیوەندیدارن بە ژیانی خەڵک بە قەوارەی هەرێمی کوردستان بە ژێرخانی هەرێمی کوردستان بە هەر بابەتێک کە پەیوەندی بە بواری گشتیەوە هەیە ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان نەک مەناعەتمان نییە چکە خۆمان ئەستن ئێمە هەموو ڕۆژێ لێرەین هەموو ڕۆژێ وەکو ڕۆژەکانی تر ئێمە دەوامەکەین و بە ڕێزی شتانە زانین هەمووتان ئیلتیزامتان هەیە ئێمە ئەو کاتە دانیشتنی نائاساییەکەین بەڵام درێژکردنەوەی مانگێک بەبێ ئەوەی هیچ راپۆرتێک حاضر بێ حسابکردنی مانگێکە لەسەر پەرلەمانی کوردستان بەبێ بەرهەم تەسەوری ئێمە وایە ئەگەر ئەمەی دووەم بکەین باشترە شتان حاضر بوو پێمان بڵێن ئێمە حاضرین و ئێمە یەکسەر ئیعلانی جەلساکەین لە حەوتیش و لە هەشتیشا بێ بەڵام ئەبێ ئەو بابەتانەی کە وتمان ئامادە ببێ ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەیەکی تری بەرنامەی کارەکەین کە بریتیە لە خوێندنەوەی دووەم بۆم پێشنیاز و پرۆژە یاسایانەی خوارەوە بە پێحکمی مادەکانی 87 88 89 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و داوا لە بەڕێستانەکەین کە بفەرمونون دەنگ بدەن لەسەر ئەوەی کە خاڵی یەکەم دوا بخەین لە بەرەوەی وەزارەتە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرگرنگی ئەم پێشنیازە یاسایە داوایان کردو دەرفەتێکیان پێ بدەین هەندێک لە تێبینی خۆیانمان بۆ بنێرن ئەو بەڕێزانەی لەگەڵ ئەوەن کە خاڵی یەکەم دوا بخرێ با بفەرمونون دەست بەرزکەنەوە بەڵێ پەسەند بوو ئێستا دەست بە جێبەجێکردنی خاڵی دووەمەکەین داوا لە ئێستا وەرد دەگرم والله وەرد دەگرم داوا لە سەرۆکایەتی هەردوو لیژنەی وزە و یاساییەکەین با بفەرمونون بێنە ئێرە فەرموو هەڵەسخان ناود نەنووسراوە بەڵێ بەڕێ سەرۆکا پەرلەمانی هەر جۆرە زەستە خۆ بلندکەم و تەئکیدی ژیناوێ من تێدایە شنیکە ئەز دەستە خۆ بلندکەمەڤە بڕیارە ژمارە 14 یا وەزارەتە دارایی دەرچووی دەربارەی شایستەی داراییت وانە بێژان لە حەتان و کەت وەک درستەهی نەکەتیەت بارێ جێبەجێکردنێدا و حتى نو که شایستهت مانگا چارجیت و ماموسایت وانه بیش نهاتیه دا بشکرنه برنده داخازت کینش لجنا دارایی بیت راست پاردن کو بدوادا چونه بوی بریاری بکتن و اف بریاره وکی خوب تجربه جکرنه نوکو حزا وزارت که دیر اش برچا فرگرتنا باره دوخه ماموسایت وانه بیش خلاص خان زور سپاس راپورتی ڕاستێنراو بەڵێ تاو ببوورە بەنای خۆی گەورە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندرەوەی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 22/6/2022 کاتژمێر 4 کۆبنەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوون و دەقەکان لەگەڵ دەستور و یاسا کارپێکراوەکان بەپێی حکومەکانی مادەی 85 بەرگەکانی یەکەم و سێم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تایبەت بە راپۆرتی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی بۆ خوێندنەوەی دووەم سەبارەت بە پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان داش عێراق لیژنەی یاسایی ئەم داڕشتانەی خوارەوەی پێپەسەندە وڵات یەک مادەیە حەزەکەی بەڕێزان کێ لەگەڵەوەی راپۆرتەکە بکرێ بە بنەمای مناقەشە یەکسەر یەک مادەیە خۆی بەڵێ یەکسەر فەرمون عینوان بخوێنەوە پرۆژه یاسای هەمواری یەکەمی یاسای نەوت لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 22 ساڵی 2007 مادەی چوارەمی یاساکە هەموار دەکرێت و بەم شێوەی خوارەوە دەخوێندرێتەوە مادەی چوارەم یەکەم ئەنجومەنی هەرێمی بەم شێوەیە خوارەوە پێک دێنرێت سەرۆکیان ئێمە مناقەشە دەکەین یەکسەر لەسەر ناونیشان کێ قسەی هەیە
بەڵێ دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل مامۆستا ئەبوبەکر مامۆستا عومەر کاک مەلا ناسر نەجات خان کاک بەڵێن کاک موحسن برای سروکا پارلمانی نظام وری پیوای یاسای همواری یکمی یاسای هموار تنه بس نینه زور سپاس بله سپاس نجات خان بله سروکا پارلمانی وقتی نوونیشانت یاسای خیندین بس تنها گوتی ناوت نگوتی گاز به هندت بیا روز بتا بکر زور سپاس بله کاک بەڵێن برای سەرۆکی پەرلەمان وەڵام من تێبینیەکەم لەسەر ڕێناونیشانەکە لەسەر کۆی گشتی یاساکەیە لە ڕاستی ئەم پرۆژە یاساکە نێردراوەتە پەرلەمانی کوردستان یعنی هیچ ئەجوایەکی دیار نییە هیچ ئامانجێکی ئەم پرۆژەیە دیار نییە زیادکردنی ئەندامێکی بەڕێز بۆ لیژنەیە کە لە ماوەکانی ڕابردووە لە ئەم سێ ساڵەی ڕابردووە لە کابینەی تا ئێستا ئەم ئەنجومەنە کۆ نەبووتەوە و ئەگەر ئێمە قسە لەسەر هەمواری یاسای ژمارە 22 ساڵی 2007 بێ لە ڕاستیە کۆمەڵێک بڕگە و مادەی زۆر گرنگتر هەن کە پێویستیان بە هەمواری یاساکەیە بە تایبەت ئەوەی کە لە خاڵی شەشەم لە بڕگەی یەکەم لە مادەی 37 هاتووە تایبەتە بە خەرجیەکانی گەڕاوە ئەوەی کە تا ئێستا تێبینێکی زۆری لەسەر مەسلەی زۆری بەشێکی زۆری ئەو داهاتانی نەوت کە بۆ خەرجیە ڕوا کە 45 لە سەتی بۆ نەوتی خاو 60 لە سەتی بۆ غازی سروشتی لە کاتێکە حکوومەت هەرێمی کوردستان بەپێی ئەو یاسایی کە بەرکارە نەیتوانی کۆمپانیای کوردستانی و نیشتیمانی نەوت کنۆک کۆمۆ کۆدۆ کۆدۆ ئەوانە هیچی دروست بکە ینی ئێمە لە ڕاستیە ئەوە گرنگتر بوو و ئەگەر من ئێستاش پێشنیازەکەم ئەگەر گرنگە هەمارەکە هەر بکەین پێم وایە کۆمەڵێک بڕگە و مادەی تر هەیە لە ناوەخنی یاساکە پێویستی بە دەستکاریە لە پێناو بەرژۆندی کەرتی نەوت و دۆسیێت نەوە لە هەرێمی کوردستان و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاک مەلا ناسر. بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ناونیشان پرۆژە یاسای هەموار یەکەمی یاسای نەوت لە هەرێمی کوردستان داش عێراق پێویستە بکرێتە پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای نەوت و گاز لەبەرەوەی گازەکەی تیان نووسراوە لە هەرێمی کوردستان عێراق زۆر سوپاس. بەڵێ سوپاس بەجێ قسەکەت دکتۆر شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئەم هەموارە لە ڕاستیە ئەنجومەنی هەرێمیە کە 4 ساڵە کۆنە بۆتەوە لەبەر محاسەسەی حزبی بۆ ئەوەی کە دوو پارتی بەرامبەر بە دوو یەکێتی و گۆڕانێک نەمێنێ ببێ بە 3 پارتی و بەرامبەر بە دوو یەکێتی و گۆڕانێک لە ئەنجومەنی هەرێمی نەوت و گازدا ئەم هەموارە تەنها باس لە محاسەسەی حزبیە لەبری ئەوە ئێمە ئەمانەیە بەڕاستی هەر لەم هەموارەیە تعدیلی بڕگەی مادەی گرێ بەستەنەوتیەکان بکرێت و پرۆژەمان ئامادە کردووە لەم هەموارەیە ئەمانەیە داخڵی بکەین دامەزراندنی کۆمپانیا نیشتیمانیەکان تەفعیل بکرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەی 5 2015 جەناب پەرلەمانتار بیرەمان فلیکەش و یاسای سندوقی کوردستان بۆ داهاتنەوتی گازیەکان سەرۆکاتی هەرێمیشی قراری کرد تا ئێستا جێبەجێ نەکراوە یعنی چی بین محاسەسەی حزبی بکەین بە هەموار لە کاتێکا یاسای سندوقی کوردستان دامەزراندنی کۆمپانیا نیشتیمانیەکان ئەمانە هەمووی پەیوەندی بە شەفافیەت و بە کێشەکانی کەرتی نوت و گاز و ئەو گەندەڵیانی کە لە کەرتی نەوت و گازە هەیە هەر لە گانی بنزینەوە هەتا وەکو مشتەقاتی نەوتی و شتەکانی تر وەلا بخەین بین محاسەسەی حزبی بکەینە هەمواری یاسای نەوت و گاز بۆیە ئێمە ئەمانەوێ بەڕاستی لەم هەموارەیە تعدیلی ئەو مادانەی پەیوەندی بە گرێبەستەنەوتیەکان پەیوەندی بە شەفافیەت و دامەزراندنی 4 کۆمپانیا نیشتیمانی بۆ نەوت و گاز ئەنجام بدرێ و لێرەیە جێ بکەینەوە لە هەموارەکە زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مامۆستا عومەر. بەناوی خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لە سەر خودی هەموارەکە بەڕاستی قسەکەم لە مادەی 10 تا مادەی 19 ئەم یاسایە بەڕاستی تعتیل کراوە لەلایەن حکوومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز ئێستا فەلسەفەی هەموارێک چییە کە یەک کەس بۆ ئەنجومەنەکە زیادەکە ئەم ئەنجومەنە لە ماوەی ڕابردووە من دەیان چەندین پرسیارم بۆ ناردوون هەر جواب پیشنادەنەوە ئەسڵەن وەگەوەی ئەنجومەنێک هەر نەبێ ئەسڵەن تاوەکو وەڵامی خەڵکی کوردستان باتەوە لە ڕێگەی نوێنەرەکانی و لە پەرلەمانی کوردستان و پاشان کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوە بەرهێمێنانی نەوت کەپکۆ
کە 15 ساڵم یاسایە دەرچووە کوا کۆمپانیای کوردستانی نیشتیمانی بۆ نەوت کوا کۆمپانیای کوردستان بۆ هەناردەکردنی نەوت و بە بازارکردنی کوا کۆمپانیای کوردستان بۆ پرۆسەکانی پاڵاوتن کە ئێستا یەکێک لە کێشە گەورەکان لە هەرێمی کوردستانە ئەم هەموو پاڵاوگە نایاساییە کە بەشێکی زۆریان ژەهرەکەن بە قوڕگی خەڵکی کوردستانە ئەبوو بەڕێزێک لە ئەنجومەنی وەزیران یا ئەم ئەنجومەنی هەرێمی نەوت و گازە سەرۆک جێگەر یەکێک لەو بەڕێزانە بێتە ئێرە پێمان بڵێ حکمەتی ئەم هەموارە چییە لە کاتێکە ئەم یاسایە ئێستا دادگای فیدراڵی بەغا هەڵی وەشانەوەتەوە ئایا ئێمە پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان و حکومە دەمانەوێت دژایەتی بەغدا بکەین دژایەتی محکەمەی فیدراڵی بکەین و ئێمە لە چوارچێوە عێراقین محکومین بەم دەستورەی کە هەیە محکومین بەم دادگای هەیە دوو نوێنەری هەرێمی کوردستانی تایە باشە بۆ دوو نوێنەری هەرێمی کوردستانی تایە دادگای فیدراڵی ئەگەر اعتراف پێ ناکەین بۆیە بەڕاستیان مینکاریکردنە و ئەم یعنی تەحەداکردنەی بەغا خراپ بوو نەبوو ئەم هەموارە بێتە پەرلەمانی کوردستان ئەبوو بە بێدەنگی تا لەگەڵ بەغدا ڕێکەوین لەسەر دۆسیەی نەوت لە قازانجی خەڵکی کوردستان ئەوە بێجگەلەوەی کە تا ئێستەشی لەگەڵ بێت خەڵگنە بەرمیلێک نەوتی دەسەکەوێت نەوت لانی کەم لە 150 ببێتە داهات بۆ خەڵکی کوردستان لانی کەم بنزین بە سعرێکی گونجاو بدەیت بە خەڵکی کوردستان گازی پاک لە پاڵاوگەکانمەوە نەنێریتە دەرەوە گازی پێگاتوو لە مەوادی کیمیایی ژەهراوی بکەی بە قوڕگی خەڵکی کوردستانە بەڕاستی ئەمانە هەمووی کێشە ئەم هەموارن بریا خۆزگە دەستەی سەرۆکاتی پەرلەمان بە یەک نووسراو بۆ حکومەتی بنادایەتەوە بیوتای ئەم ئیشکالە دەستوری یاساییانەمان هەیە لەگەڵ ئەم هەموارە زۆر سپاس ئێمە ئەو سەلاحیەتەمانی بە پێپێڕەوە بەڵێ مامۆستا بوبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەر قسەم لەسەر جەدوای ئەم هەموارەیە ئەمڕۆ لە کاتێکە یاسای ژمارە 22 ساڵی 2007 چوار مادەی بە تایبەتی مادەکانی 10 و 11 و 5 مادە 12 و 13 و 15 بە هیچ شێوەیەک جێبەجێ نەکراوە و یاسای سندوقیدا هاتە ناو تو گازیەکان کە 7 ساڵە لەم پەرلەمانە جێبەجێکراوە دەرچوێندراوە بڕگەیەکی جێبەجێ نەکراوە یاساکە محکەمەی ئیتیحادی هەڵی وەشانێتەوە خۆمان جێبەجێ ناکەین لەبەرەوە ئەبوایە ئەم یاسایە لە جیاتی ئەوەی ئێمە هەمواری بکەینەوە وەکو تەحەدایەک بەرامبەر بە بەقا ئێمە بڕۆشتی نایە لەگەڵ بەغا بکەوتی نایەتە گفتوگۆ و نوێنەرانی کوردستان لە بەغدا وەکو مەرجێکی گفتوگۆکان زەختیان لە هێزە سیاسەکانی بەغدا بکردایە کە یاسای نەوت و گازی عێراقیش دەرکەن بۆ ئەوەی ئەم کێشانە لە ڕێگەی یاسا و دەستورەوە یەکلای بتوانێت تەنها بڕگەیەک لەم یاسایە بگرین کۆی مادەکانی تری فرامۆشکەین پێمان بڵێت جەدوای چیە بۆ خەڵکی کوردستان جگە لە ئاڵۆزکردنی کێشەکان کە دواتریش باجەکەی خەڵکی کوردستان ئەیدا بەفعلی زەرەرمەندی یەکەم خەڵکی کوردستان نەبێ ئەمە پێم بڵێ نەفع و سوودی ئەم هەموارە چێ بۆ یاسای بۆ خەڵکی کوردستان لە کاتێکە لە 3 ساڵی ڕابردووە ئەنجومەنەکە کۆ نەبووتەوانێ و بڕگەی دووەمی خودی مادەکەی جێبەجێ نەکردووە ئەوەی لە مادەی چوارەمە 3 خاڵی دەستنیشان کردو بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز بەم ئەرکانە هەڵنەساوە لە ڕابردووە کەی کێشەی ئێمە نیساب و بڕیاردانمان هەیە و ئەم شتانە بەڕاستی لە کوردستانیش لە ڕابردووە بەس بە تەوافقات ئەم بڕیارە دراون ینی لەبەرەوە زۆری نەچیە بێ و کچێ نەبێت ئەمە گرفت نەبووە لە خولەکانی پێشووی ئەم ئەنجومەنە دروست کراوە بۆیە ئەوە ئەم بابەتە ڕاگیرایە هەتاوەکو ئێمە کێشەکانمان لەگەڵ بەغدا یەکلایە کردوانێ و نەک ئێمە بین بە زمانی تەحەدا و سڵەمینەوە لەگەڵ بەغدا و لەگەڵ محکەمەی ئیتیحادیە قسە بکەین زۆر سپاس چونکە یاساکە مەحەلی نەماوە کە شتێک مەحەلی نەما بێ چۆن ئێمە گفتوگۆی لەسەرەکەین بەڵێ دکتۆر ئیسماعیل بله سروکا پارلمانی افتادمجی از پیش گیریا وان افناد که ما بد دکتر شیرکو گوتین مامستا عمری گوتین مامستا دابانی گوتین مامستا ابوبکری گوتین و هر لیاسای دا آشکرای کو فلسفه در کفنافی هم وارد بجیتن لپیناو دوباره رخصنوا یعنی چه دوباره رخصنوا کی رخصتی بو حتی دوباره حتی به چند سال نرشتی خاره و شنیکا در انتخاری با آرمانچ یا آشکرای واضحه یا صوره یا بو همی خلکی آرمانچ هر محاصصه حزبیش برنده از الگل هموار کرنا و یاساینینم وی شکلی وی رنگی و سپاس بله زور سپاس ماده یک فرمون مادەی چوارەمی یاساکە هەموار دەکرێتەوە بەم شێوەی خوارەوە دەخوێنێتەوە مادەی چوارەم یەکەم ئەنجومەنی هەرێمی بەم شێوەی خوارەوە پێک دەهێنرێت 1. سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆک 2.
جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگیری سەرۆک وەزیری سامانە سروشتیەکان ئەندام چوارەم وەزیری دارایی و ئابووری ئەندام پێنجەم وەزیری پلاندانان ئەندام شەشەم سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەندام دووەم ئەنجومەنی هەریمی بە ئامادەبوونی زۆرینەی ئەندامەکانی کۆ دەبێتەوە و بڕیارەکانی بە زۆرینەی دەنگ ئامادەبووان دەردەکات و لە کاتی یەکسانی نەبوونی دەنگەکان ئەو لایەنە پێش دەخرێت کە سەرۆک دەنگی لەگەڵداوە. بەڵێ فەرموون کێوێ قسە بکا لەسەر ئەو مادەیە کاکمەم کاک عەباس کاک عەلی کاکمەم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕای من بەشێکی و قسانەی کە لەسەر ناونیشانەکە کرا لێرە زۆر زەورە بکرێت و منەمەوێ زیاتر ڕۆشنایی بخەمە سەرەوەی ئایا لە ڕێی ئەم مادەیەوە کە ئەمە هەموارەکرێتەوە لە لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمان و داوایان لێکم بۆمان ڕوونکەنەوە ئایا کێشەی چارەسەرکردنی بەنزین بەرزبوونەوەی نەوتی سپی لە ماڵان کە سەر و 200,000 بەرمیلێک ئەو هەموو کێشانەی کە لە کوردستان هەیە و پەیوەندیان بە ناکۆچەکانی نێوان هەرێم و بەغدا هەیە لەسەر ئەمسەلی ئەم یاسایە و هەمووانە ئایا ئەمە چارەسەریەکات پەرلەمان مولزەم بێ بەسەرەوەی کە ئەمە بەم شێوەیە هەمواری کرێتەوە کۆی ئەم هەموارکردنەوەیە دووشتە طبعا ئێمە کابینێکی حکوومەتمانەیە لە هاوپەیمانێتی سەرەکی پارتی و یەکێتی و گۆڕان و پێکاتەکان پێکاتوە لەم ئەنجومەنەیە پێشتر تام ساتۆختە کە قسەیەکەین سێ ئەندامی لە دەروی پارتیە دوو ئەندامی پارتین سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان بەم شێوەیە کە لە بڕگەی دوای ئەوەیە ئەگەر یەکسان بوون دەنگەکە ئەو بەڕێز سەرۆکی ئەنجومەنی سەرۆکی دیوان کابێتە ئەندام ئەم جۆرێک ئەم بڕیارە هەستەکەی بە تەواو بۆ محاسسەی حیزبی و بۆ ڕێکەوتنی حیزبی ئەمە دروست کراوە پێم وایە هەموو ئەوانی کە بەڕێزان باسییان کرد پێشتر داعی نییە لە هەموارکردنەوەیکی لەم جۆرە سەر ڕای ئەوەی کە ئیشکال لەسەر مەسەلە یاسایە دروست بوو هەم لە نێوان دادگای فیدرالی و هەم بەغداد و هەرێمیانی بۆیە ئەم مادەیە پێم وایە ئەم هەموارکردنەوەی کێشەی کۆ نەبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە 3 ساڵی ڕابردوودا تا لەم کابینەیە کە کۆ نەبووەتەوە و ئێستا کە ئەمە بەمە ئیتر ئەنجومەنی نەوت و گاز کۆ ئەبێتەوە بڕیارەکان حەسمەکرێ یەکلاکرێتەوە بە شێوەیەکەوە ئەوە بێ کە هێزێکی سیاسی ئەوێت یاخۆت بە ڕێکەوتنێکی تەوافقی نێوان هێزە سەرەکیەکان ئەم بڕیارێن بۆیە بەڕای من ئەم هەموارکردنەوە هیچ داعی نییە و هیچ خزمەتێکی کۆیان پرۆژە یاسایە ناکات و ئەرکێکە ڕوبەڕووی پەرلەمانەکرێتەوە لەگەڵ ڕێزم بۆ پەرلەمان وەکوەیە شتێکی بدەیتێ و خومی بکا بۆ شێوەیە ڕەنگی بکا کە ئەمان بەڵێ فەرموون کاک عەباس بەرە سەرۆکی پەرلەمان وەڵا سەبارەت بۆ مادەیە من پێم وایە ینی هەموارکردنی ئەم مادەیە هەم لە ڕووی عورفی قانونیشەوە عادەتەن زۆربەی ئەم لیژنانی کە پێکهێنراوە پێکاتوە تاک بۆ بەڕاستی خۆی جوود نەبووە ئێستا هۆکاری زیادکردنی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ ئەم لیژنەیە ئەگەر هۆکارێکی سیاسی نەبێ من بە هۆکارێکی قانونی نازانم چونکە ئەمە کاروباری کارجێڕی ئەنجومەنی وەزیران دەکات ئەمە یەک دووەم هۆکارەکە یعنی دەبوو هەم کاتەکەی کاتێکی گونجاو نییە بۆ زیادکردنی بەڕاستی ئەمە ئەندامە هەم لە لایەکی ترەوە لە کابینەی نۆ هیچ کاتێک ئەم ئەنجومەنە کۆنە بۆتەوە بۆی ئەو هەموو کێشە و گیر و گرفتانەی کە نەوت هەیە هەم لە بینی هەرێمی کوردستان و عێراق جارێکیان بۆی چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە و ئەگە سەیری هۆکارەکانی دەتوانن بکەین بەڕاستی هیچ گرنگ و پێویستیەک لە هۆکارەکان نادینین بۆ هەموارکردنی ئەم یاسایە و تاکیدکردنەوە لەوەی کە سەرۆک لەم یاسایە دەبێت بە دوو دەنگ لە کاتی یەکسان بوون خۆی ئەمە بەڕاستی هۆکاری هەموارکردنی ئەم یاسایە زۆر زەقتر دەکاتەوە کە بەڕاستی بابەتێکی سیاسیە و یاسایی نیە بۆیە پێم وایە بۆ بەڕاستی ئەمە لە کاتی خۆی نییە و پێم وایە ئەنجومەنەکە دەیتوانی بەبێ ئەم هەموارکردنا کۆبنەوەکانی خۆی بەردەوام کە و کاروبارەکانیشی بڕوێندرێ و پێم وایە کێشەی دەنگ و ململانەی سیاسیش دروست نەبوو لە ئەنجومەنەکە سوپاس. بەڵێ کاک عەلی حەمەد ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا سەرتا پرسیارەکەی کاک مەم طبعاً ئێمە کە ئەم پرۆژاتوە لەگەڵ هیچ لایەنێکی فەرمیە کۆبوونەوەمان نەکردووە یانی پرۆژەیەکەی ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە بە پێی پێڕەوی ناوخۆش لیژنە ئەبێ راپۆرتی لەسەر بکە
جا هەیە تێبینی هەیە لەسەری هەیە نیەتی لەسەری من خۆم هەم تێبینی یاساییم هەیە ینی ملا پرسیارم هەیە کەس نەبووە لێ بکەم جواب هەم لە ڕووی ئیداریشەوە پرسیارمان هەیە من بەردەوام نییە متابعی دۆسەی نەوتم کرد تەنانەت یەکەم گرافت هات ئەو کاتە پێشنیاریەوە بوو وەزیری کارەبا ئەندام بێتە چکە تقریبن لە سەدا 90 کارەبای کوردستان پشت بە نەوت و غازە بەسێ ینی بۆ وەزیری کارەبانیە بۆ لە ڕووی یاساییشەوە پرسیارم هەبوو ئێسش پرسیارمان هەیە و لەینەکەشان نووسیمانە بریای سە بەرپرسێکی حکوومەتی هەرێم لێرە بووایە جوابمان باتەوە ئەوەی کردومانە تەلەفۆن ئەمە چییە ئەڵێن ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز کۆ نەبووتەوە قەرارە دوایام هەموارە کۆ بێتەوە ئەگەر کۆ بێتەوە وەڵامی هەموو ئەو پرسێمە تقریبان وابزام لیژنە دەجار داوای کۆبنەوەمان لەگەڵ ئەنجومەنی هەرێمی نەوت و غازا کردووە نەکراوە لەبەرەوەی ئەنجومەنەکە خۆی کۆ نەبووتەوە بۆ پرسی بانزین بۆ پرسی گازوایل بۆ پرسی غاز کورە بۆ ئەو دۆخەی ئێستا هەیە قەرارە لە هەفتەی ئایندەوە گەرم یاسا دەرچی ئەنجومەنەکە خۆیان کۆبوونەوە بکەن بۆیە لە ڕاستیە من وەکو خۆم ئێسش پرسیاری ئیداری و یاساییم هەیە بەڵام وەکو لیژنە تۆ بێ راپۆرتەکە حازرکەی جا براد هەیە تێبینی هەیە لەسەری هەبووە تێبینی نییە لەسەری لە کاتی ئیمزاکردنەکە ئەوشمان تۆبار کردو بەڵێ زۆر سپاس مادەی دوو بخێننەوە مادەی دوو بخێننەوە بەڵێ مادەی دوو بخێننەوە بەڕێز مادە دوو پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن کێ قسەی هەیە بەڵێ بەڵێ چۆر شێرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەی ئەگەر لەو شەش کەسە چواریان ئامادە بوو ئەوە بوو بە زۆرینە و ئەتوانن کۆ ببنەوە ئەی 4 ساڵە من کاڵم 4 ساڵ مەبەستم لە ئاخر کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازە تا ئێستا کە 4 ساڵە کۆ نەبوونەتەوە چی ئایا ناکرێ لەم هەموارەیە ئەوەش ئیزافە بکرێ وە لە حاڵەتی کۆ نەبوونەوەیان چونکەمە تەعتیلی مؤسسەیەکە ئەمە تەعتیلی هەیەیەکی بەناو قانونیە کە کۆ نابێتەوە بۆیە لێرەیە ئەبێ شتێک دیاری بکرێ کە لە حاڵەتی کۆنەبوونەوەیانە لەگەڵ بوونی بڵین زۆرینەکە ئەبێ ئیجراعاتێک دیاری بکرێ کە یعنی سزابێ یاشتێ چونکە ئەنجومەنێک 4 ساڵ بەم هەموو کارە ساتانەوە کۆ نەبێتەوە معنایەوەیە تەعتیلی یاساکەی کردو ئایا سەرۆکایەتی پەرلەمان نابێ مووقفی هەبێت لە بەرامبەرەوە ئایا بێتە سەراستی مەفرۆزە سکاڵایان بەرامبەر بکرێت و بدرێن بە دادگا لەبەرەوەی کە کۆ نەبوونەتەوە تەعتیلی جێبەجێکردنی یاساکەشیان کردو بۆیە ئیضافەی بڕگەیەکی سزایی بۆ کۆ نەبوونەوە واتە تەعتیلکردنی مؤسسەکە واتە تەعتیلکردنی جێبەجێکردنی یاساکە ئەبێ ئیضافە بکرێت بە بڕێن بەڵێ سپاس مادەی سێ کاغالی بەڵێ سەرۆکی پەرلەمان من پێشتیش ملاحەزەمە بۆ گەکرێت بە پێشنیارێ بێ ئەم ئەنجومەنە بەرزترین دەسەڵاتی نەوتی و غازیە لە هەرێمی کوردستانە بە پێی مادەی 25 پێم وایە هیچ گرێبەست نەوت لە ئەلفەوە بۆ زێتی گرێبەستە هەمووی عقودە بەبێ پەسەندکردنیم ئەنجومەنە تێ ناپەڕێ ئایا کارەکانی ئەم ئەنجومەنە گرنگتر نییە لە کارەکانی شەریکاتی نەوت ئەوەی کۆمپانیەکانی کە قەرارە دروست کرێت لە یاساکە هاتووە ئایا ئەم ئەنجومەنە هەر بدرێت بە پێڕەوێ خۆی دروستیکە یا ئەکرێت لێرە بە بڕگەیەک بە مادەیەک جێبەجێ کرێت کە قانونێکی تایبەت بە کاری ئەم ئەنجومەنە دروست کرێت کە لەوێ یعنی هیچ شتێ لەم ئەنجومەنە گرنگتر نییە طبعا پێڕەویشی نییە تا ئێستا پێڕەویشی نییە چەند ساڵەیە ئەنجومەنەکە پێڕەوی نییە حەزم کرد لە ڕووی قانونی و ئەوە جێگیرکەین زۆر باشە بەڵێ زۆر سپاس گولیزار خان بابەتێکی ئیجرائیە اینجا ئەگەر یەک مەسەلەن لە برادران ڕەنگە خۆشم مەسەن تێبینیم لە هەندێک مادە هەبێت بە پشتنیاری یاسا دەتوانن بەرزیکەنەوە یعنی ئەم بابەتە بابەتێکی ئیجرائیە و بە کۆی ئەنجومەنی وەزیران دەنگی پێدراوە بەڵێ سپاس مادەی سێ مادەی سێمان بۆ بخوێنەوە فەرموو مادەی سێ کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت کێ قسەی هەیە مامۆستا عومەر و کاکمەم بیانووسە مامۆستا عومەر کاکمەم مژدەخان دکتۆر شێرکۆ کاکمەم فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان
ئێمە زانین دادگای باڵای فیدرالی بڕیارێکی دەرکرد بە هەڵۆشانەوەی ئەم یاسایە حکوومەتی هەرێمی کوردستان نەچۆ ژێرباری ئەم بڕیارە ئەمە ئیتر ئایا پرسێکی سیاسیە ناکۆچێکی سیاسیە ئەمەیان بەجێڵین بۆم ناوە ئێستاکە کاتێک کە لەم بڕگەیاڵێ کار بە دەقی هیچ بڕیار و یاسا ناکرێت بەپێی دەستوری عێراق بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی بڕیاری ئیلزامین ناتوانانی تانوتی لێ بدەیت ئەم بڕیارێک سەر بێ ئۆتۆماتیک گەچێتە واری جێبەجێکردنەوە لێرەیە کە کار بە هیچ دقێک ناکرێت ئۆتۆماتیک معنای کار بە دەقی دادگای باڵای فیدرالی ناکرێت و ئەمەش دیسان و پێدوانێت لە داهاتوە دادگای فیدرالی دیسان کاردانەوەیکی بەرامبەر ئەم ئەزمونەیە بێمی کە ناوی پەرلەمانی کوردستانە لەسەر مەسلەیەکە یاسایەکی بڕیارێکی ئەو لە زمنن لێرەیە ڕەتەکاتەوە بۆیە پێم وایە کار بە دەقی یاسایەک ناکرێت ئەم بابەتە ئەکرێ دەرەچەی تری بۆ بدۆزێت و چارەسەر کرێ بەم شێوەیە تەداعیاتی خراپی لێکەوێتەوە سپاسدانەکەم بەڵێ لێرامە بەس بڕیاری تەشریعیە بەڵێ مژدەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتەکەی منی شەر سەبارەت بۆ بوو کە دادگای باڵای فیدرالی دوو ئەندامی کوردی تێدا بۆ ئەو بڕیارە دراوە و ژووشیان هەیە لەسەر ئەو بڕیارە ئیدی نازام ئەوە چۆن معالەجە دەکرێت بەڵێ زۆر سوپاس مامۆستا عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان من وێ ڕای ملاحەزەکەی پێشوم بەڵام پێشنیارەکەم مادەیەک زیاد بکرێ یا پێش مادەی سێ یا پێش مادەی دوو یا دوای مادەی دوو ئەویشەوەیە کە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز لە ماوەیە کە لە 3 مانگ تێپەڕ نەکات ئەو کۆمپانیا نیشتیمانیانەی کە لە مادەی 10 تا 19 هاتوون لە ئەسڵی یاساکە دروست کات بۆی بەڕاستی کۆمپانیا نیشتیمانیەکان جێگەی کۆمپانیا بێگانەکان بگرنەوە کە بەشێکی زۆری داهاتی نەوت بۆ خەرجی ئەو کۆمپانیانە ئەڕوە لانی کەم بە لەمەیانە پارەکە بێتەوە بۆ گیرفانی خەڵکی کوردستان لە ڕێگەی ئەو کۆمپانیا نیشتیمانیانەوە زۆر سپاس زۆر سپاس دکتۆر شێرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵێکی نظامیە پەیوەندی بە بڕگەی پێشووە هەیە بەس تەنها من و کاگە عەلی مداخلەمان کرد بۆیە پێشنیارەکانمان ئەکرێ بخرێتە دەنگدانەوە لە ڕۆژی دەنگدان بێگومان دەنگدان ئەمە یەک دوو سەبارەت بەم بڕگەیە کاڵێ کاربەی ڕاستە بڕگەی باس لە تەشریعە بەڵام جەناب تەزانی کە دەستور ئەولاترە لە قانون لەبەرەوە بەپێی تەفسیری محکەمەی ئیتیحادی کە ئێمە خۆمان تێبینیمان هەیە لەسەر بڕیارەکەی بەڵام لە کۆتاییە بڕیارەکەی باتە ئەم یاسای نەوت و گازە ڕەفز کراوە لە محکەمەی ئیتیحادی عێراقی کاتێک ئێمەین مادەیەک دانین مخالفەی تەفسیری محکەمەی ئیتیحادی بۆ مادەی 112 دەستور ئەکەین لێرە ئێمە پێشێلکاری دەستوری ئەەکەین بە تەفسیری محکەمەی ئیتیحادی لە چوارچێوەی دەوڵەتی عێراق بۆیە ئەم بڕگەیە ئەم مادەیە بەڕاستی بڕگەیەکی زیادە و ئاسواری قانونی و دەستوری بێگومان سلبی گەورەی ئەبێت سپاس باش زۆر سپاس کاکتۆر بەڵێ بەڵێتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت ئەوەی کە زۆر باسی دادگای فیدرالی ئەکرێت و باسی دەستور ئەکرێت کاتێک کە 55 مادەی دەستوری بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان پێشێل کراوە لەلایەن حکوومەتی عێراقی ئەم دادگا فیدرالیە لەکوێ بوو کە بەرگری لە حەقی خەڵکی کوردستان بکە کاتێکە لە ناوچە کوردستانیەکانە گوندی کوردەکانە سووتێنرێن و داگیرەکرێن خەڵکی کورد شەهید دەکرێن ئەم دادگای فیدرالیە بوو نایەتە جواب کاتێککە هێزی پێشمەرگەی کوردستان لەلایەن سوپای عێراقیەوە هێرشیەکرێتە سەر کاتێککە پایتەختی کوردستان لەلایەن حکوومەتی لەلایەن هەندێک هێزەوە کە هێزی لابەلاو لە یاسا دەرچوون هێرشیانەکرێتە سەر ئەم دادگای فیدرالیە لەکوێیە کاتێککە بنزینی خەڵکی کوردستانە بڕێت و کاتێککە موچەی خەڵکی کوردستانە بڕێت ئەم دادگای فیدرالی لەکوێ ئێستا لە نێو پەرلەمانی کوردستاندا خەریکە وەکو لۆبیەک پاڵپشتی و حەزەر و نازانم چی لە بڕیارەکانی دادگای فیدرالی قسەی لەسەرەکرێت ئەم هەموو مافەی هەرێمی کوردستان پێشێل کراوە دادگای فیدرالی لەکوێ بوو لە یەک حەقی خەڵکی کوردستانە بەجواب بێت تا من دادگای فیدرالی بە دادگای خۆم بزانم ئەمە پەرلەمانی کوردستانە و ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین لێرە لەسەرمانە بەرگری لە ماف و حەقی خەڵکی کوردستان بکەین نەک لەوەی ببینە مدافعی دادگای فیدرالی عێراقی سوپاس بەڵێ زۆر سپاس ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئازادن بەڕێز بەڵێ 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 بەڕێزان 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 ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمان مەبەستیانەوە نیە ڕەوایەتی دەدەن مەبەستیان حەزەر و وردەکاریە بەڵێ بەڕێزان بەڵێ بەڵێ بەڵێ
بەڵێ بەڕێزان لە ڕووی قانونیەوە ئەم قانونە ئەی لە ڕووی دەستوریەوە ئەگەر نادەستوری بێت ڕێکاری یاسایی خۆی هەیە بۆ تەعەنکردنی پرۆژە یاسا لەناو کە باسی پرۆژە یاسا ئەەکەی مەطعون نابێ بەوەی دەستوریە یان نەدەستوریە کە بوو بە یاسا ڕێکاری یاسایی خۆی هەیە ڕەنگە خەڵکێکە بێت تەعەنی بکە ئەو کاتە بڕیارە ئەدرێ محکەمەی دەستوری بڕیارەدا چی دەستوریە و چی نادەستوریە دەچینە مادەی 4 مادەی چوارەم یاسای لە ڕێکەوتی دەرچواندنی جێبەجێکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاوەکرێتەوە. بەڵێ بەڵێ ڕۆژان خە بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەم مادەیە من هەستەکەم پەلەپەلێکی پێوە دیارە یعنی لە جێبەجێکردنی ئەم یاسایە لە ماوەی ئەم کابینەیە ئەم ئەنجومەنی نەوت و گازە کۆنە بۆتەوە هۆکاری ئەم پەلەکردنە چییە کە پێش بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایع کە ئەمە لە نووسراوی ئەنجومەنی وەزیرانی شەکە ئاڕاستی پەرلەمانی کوردستان کراوە هاتووە کە ئەم مادەی وەکو ئیلزامیەک دابنرێت کە پەرلەمانی کوردستان ئیلزام بکدای بنێ بۆیە من سەبارەت بەم مادەیە هەمان تێبینیەکانی بەڕێز کاگاباسم هەیەوەمان پێشنیارەکانی ئەومەیە کە لە مادەی یەکا کردی پەلەپەلەکە بۆ ئەو هۆکارانە ئاگەڕێنمەوە و پێشنیارەکەم بەم شێوەی لێ بکرێت ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. سپاس. بەڵێ زۆر سپاس هۆیەکانی دەرچواندنمان بۆ بخێنەوە. هۆیەکانی دەرچواندن لە پێناو دووبارە ڕێخستنەوەی پێگاتەی ئەنجومەنی هەرێمی نەوتوگاز لە هەرێمی کوردستان عێراق و دیاریکردنی میکانزمی گرێدان و دەنگدان تێیدا ئەم یاسایە دەرچوێنرا. کێ قسەی هەیە؟ بەڵێ ڕووپاخان دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن لەسەر کۆی تێبینیم لەسەر کۆی یاساکە کە پێویست نییە ئەم هەموارە لەو کاتەدا بەڵام سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دیارە تا ئێستا ئەم ئەنجومەنە بەبێ ئەم هەموارە نەیتوانی وە خۆی ڕێکخایانی ئەوە مانایەکەی دەدا یاخود میکانیزمی دەنگدان و یاخود کۆبوونەوە یاخود گرێدانی کۆبوونەوە نەیتوانیوە بیکە ینی بەبێ ئەم هەموارە نەبێ نەیتوانیوە بیکایی باشە ڕۆڵی چی بووە بۆچی ئێمە ئەنجومەنەکە ئەکتیڤ نەکەینەوە نەک هەموارێکی بۆ بینین یعنی چونکە هۆیەکانی دەرچواندن خەلەلی تدایە پێم وایە دەبێت لیژنەی تایبەتمەند دەستکاری بکات. بەڵێ سپاس دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لەسەر هۆیەکانی دەرچواندن هیچم نییە بەڵام لەبەرەوە ئێمە وەکو سەرۆک لژنەکان خەریکی راپۆرت بوون قسەیەکم هەبوو لەسەر دادگای بەناو فیدراڵەوە گەر دەرفەتەی جەنابەت هەندێک تێبینی قسەی لەسەر بکەین با قسەی لەسەر بکەین بەڕێزە چونکە نە دادگایەکی فیدراڵە وەنە دەستوری کاکتۆر ڕێبوارەوە تاوا تێمان پەڕان بەڕێزان لە سەرۆکاتی لیژنەی وزە لە سەرۆکایەتی لیژنەی وزە فەرمونون زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ سەرۆکاتی لیژنەی تەندروستی بابێنە ئێرە ئەزانی بەڕێزان لیژنەی تەندروستی فەرمونون خاڵی دووەم جێبەجێکەین کە بریتە لە خوێندنەوەی دووەم بۆ یاسای هەمواری یەکەمی یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان عێراق ژمارە 8 ساڵی 2008 فەرمونون لیژنەی تەندروستی بەڵێ بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان لەگەڵ راپۆرتەکە بکرێتە بنەمای مناقەشە هەر بەڕێزێکی لەگەڵە بەڵێ فەرمونون یەکسەر ناونیشانمان بۆ بەنای خوای گەورە مقدمەکەی بخێنەوە طبعا بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی چوارشەم ڕێکەوتی 22/6/2022 کات ژمێر 4 کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسا و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاسا کارپێکراوەکان بە پێی حکومەکانی مادەی 85 بەرگەکانی یەکەم و سێم پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تایبەت بە راپۆرتی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر بۆ خوێندنەوەی دووەم سەبارەت بە پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارەشتی ساڵی 2008 لیژنەی یاسایی ئەم داڕشتنەوەی خوارەوەی پێپەسەندە
ناونیشانەکەی یاسای هەمواری یەکەمی یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 8 ساڵی 2008. بەڵێ بەڕێزان ناونیشان کێ قسەی هەیە؟ مادەیەک بخوێنەوە. بناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح. مادەی 1 دەقی مادەی 42وەمی یاساکە هەموار دەکرێت و بەم شێوەی خوارەوە دەخوێنرێتەوە. یەکەم لەگەڵ پێشێل نەکردنی هەر سزایەکی تونتر کە لە یاسای دیکەدا دەقنووس کرابێت هەر کەسێک سەرپێچی بکات بۆ حکومەکانی ئەم یاسایە یان ئەو پەیڕە و یان ڕێنماییانەی بەپێی ئەم یاسایەوە دەردەچن بە بەندکردن بۆ ماوەیەک لە 1 مانگ کەمتر نەبێت یان بە پێبژاردنێک لە 150,000 دینار کەمتر نەبێت و لە 200 ملیۆن دینار زیاتر نەبێت یان بە هەردووکیان سزا دەدرێت. بڕگەی دووەم ئەو سزایی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا قنووسکراوە لە کاتی دووبارە گەڕانەوە بۆ تاوان دوو هێندە دەکرێت. بڕگەی سێەم سەرۆکی دەستا یان ئەوەی ڕای دەسپێرێت لە بەڕێوەبەرایەتی فەرمانگەکانی ژینگە لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان ئەوانەی سەرپێچیەکەی تیادا ڕوویداوە دەتوانێت هەر پێبژاردنێکی دەقنووسکراو لە بەندی یەکەمی ئەم مادەیە بسەپێنێت بەو مەرجەی لە 10 ملیۆن دینار زیاتر نەبێت. سپاس. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ بەڵێ سەوسەن خان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەوارەت بە مادەی یەکەم لە بڕگەی یەکەمدا لەگەڵ پێشێل نەکردنی هەر سزایەکی تونتر کە لە یاسای دیکەدا دەقنووسکرابی ئایا پێویست ناکات کە ئاماژە بە یاساکە بکرێت؟ پێشنیار دەکەم ئاماژە بەو یاسانت بکرێت چونکە نازانانی یاسای دیکە کام یاسایە. زۆر سپاس. بەڵێ هەر یاساکی پەیوەست بە ژینگە ئیشارەت پێدانی زەرەری پرۆسەکەیە ڕەنگە بێتە ناوی قانونێک نەهێنین بەڵام لە ڕاستیە سزایەکی تێدا بێ ئەو عقوباتانە زیاتر عقوباتی ئیداری ئەوە بۆ پێشێنەکردنی عقوباتی جەزائیە. بەڵێ مادەی دوای ئەوەمان بۆ بخوێنەوە بەڕێزان. مادەی 2 پێویستە لەسەر لایەنی پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکات. کێ قسەی هەیە؟ کەس قسەی نییە. مادەی 3 کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. کێ قسەی هەیە؟ فەرموون دوای ئەوە. مادەی 4 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. کێ قسەی هەیە؟ فەرموون. کەس قسەی نییە؟ بەناوی خوای گەورە ڕۆژان حەمەڕەش بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن لەبەر ئەو پێشهاتانەی لە دوای دەرچوونی یاساکە کە لە ساڵی 2008 هاتووەتە ئاراوە و بۆ دووبارە ڕێکخستنەوەی ئەو سزایانەی لە یاساکەدا هاتوون بەو شێوەیە دەبێتە مای پابەندبوون بە حکومەکانی ئەم یاسایە دەرچوێنرا. کێ قسەی هەیە؟ هیچ بەڕێزی قسەی نییە. بەڕێزان بەم شێوەیە کۆتایی بە کۆبوونەوەی ئەم ڕۆمانە هێنین ڕۆژی چوارشەمە سعات 1 کۆبوونەوەیەکی تر دەکەین. فەرموون.